بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. من جەلال محەممەد لەگەڵ هاوکارم دانیار ئەمڕۆ لە خزمەتانێن بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی عزیز، دڵخۆشین جارێکی دیکە لە بەرنمەیەکی نوێی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک بابەتی گرنگ پێوەست بە ڕۆژ بۆمان ئامادە کردوون. دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە تەوەریەکەی بەرنمەکەماندا باز لە خۆشەویستی لە ئیسلامدا دەکەین، زانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە خۆشەویستی و بزانین تا چەند گرنگە مسلمانان خۆشەویستی لە نێوان یەکتردا ببەخشنەوە، لە نێوان خێزانەکانیدا، لە نێوان دایک و باوکدا، لە نێوان تەواوی ئەوانەی لە کۆمەلگادا هەنجانین تا چەند ئەمە لە ئیسلامدا هەیە و بزانین ئەو ڕێگە ناشەرعیانە چین کە دەبنە هۆی زەرەر و زیان بۆ کۆمەلگاکە لە خۆشەویستیدا ئەنجام دەدرێت و لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردو. تەوەری دووەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ڕۆژی گیانی ڕادیۆ و میوانداری ستافی دەنگی کۆمەڵ ڕادیۆی سلێمانیمان کردووە بۆی کە لە ڕۆژی گیانی ڕادیۆ بزانین لە ئێستادا کاروباری ڕادیۆکان چۆنە و ئایا تاوان ئێستا کە سۆشیال میدیا و بە تایبەتی تەلەڤیزیۆنەکان زۆرتر بوون، ڕەنگە گرنگێکی ئەوتۆ بە ڕادیۆکان دەدرێن، بەڵام لە هەمان کاتا هەندێک شوێن هەیە هەر وەکو پێگەکەی جاران ڕادیۆ پێگەی خۆی ماوە و بیستەری تایبەتی خۆی هەیە، بۆیە قسە لەسەرەوە دەکەین بزانین ئەوانەی ئێستا تەنها سەوتیان بە دەرەوەی و دەنگیان هەیە بزانین کێن، چۆن کار دەکەن و بزانین لە ئێستادا ئایا بیسەریان تا چەندە زیاتر. بابەتەکان بەگشتی چاوتوێ دەکەین لەگەڵ دەنگی کۆمەڵ ڕادیۆی سلێمانیدا کە ئەمە تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. وڵازان سەرەتا دەچینە لای کەش و هەوا بزانین پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە، پێکەوە بینەری دەبین.
ئەمڕۆ ڕۆژی گیانی درۆینەی ڤالانتاین بەناو خۆشەویستیە کە دیارە ئەمڕۆ تێیدا وەکو وێزگەیەک بۆ ئەوانی کە هەمیشە دەیانەوێت بە مەبەستی تێربوونی ئارەزوەکانیان یاخود هەڵخەڵەتاندنی بەرامبەرەکانیان ڕەگەزی بەرامبەریان ئەمڕۆ بە ڕەنگی سوورەوە دەیانەوێت بەرامبەرەکانی یەکتر بەخەڵەتێنن و تەنها لەم ڕۆژەدا باز لە خۆشەویستی بکەن. بەڵام ڕوون و ئاشکرایە کە خۆشەویستی هەمووی لە یەک ڕۆژا کۆ ناکرێتەوە ئەوشی کە تەنها لە یەک ڕۆژا و بە مەبەستێکی تەنها تێربوونی ئارەزوەکانی خۆی خۆشتی بوێ بە دڵنیاییەوە پێ ناوترێ خۆشەویستی. بابزانین ئایا ئیسلام قسەی لەسەر خۆشەویستی و خۆشویستن چۆنە و ئایا دەکرێت لە ساڵێکدا تەنها ڕۆژێک دیاری بکرێ بۆ وەی کە ئێمە ڕەگەزی بەرامبەرمان هاوسەرمانە یاخۆت خوشکمانە یا دایکمانە یاوەی کە هەیە لەگەڵمانە تەنها لە ڕۆژێکدا خۆشمان بێت. لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجیمان کردو زانایانی مامۆستا یان بەخێر بێت. زۆر بەخێر سەلامن بیاخۆن. مامۆستا دەکرێت بڵێن ئیسلام چۆن باس لە خۆشەویستی دەکا بە تایبەتی بابینە سەر و بابەتی کە خۆشەویستی هاوسەرەکانمان چونکە لەم ڕۆژەدا زیاتر کە با بڵێن ڕۆژاوە ئێستام کەلتورە نامۆی تێکەڵ بە کەلتوری جوانی کوردەواری کردووە باس لەوە دەکە کە خۆشەویستی ئەمڕۆ بۆ هاوسەرەکانتان دەرببڕن. ئیسلام چیمان پێ دەڵێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. سڵای خۆی گەورە میهرەبان لە جەنابەت و تەواوی بینەرانی بەڕێز خۆشەویست بێت. دیارە ژیان بەبێ خۆشەویستی نابێت و یەکێک لە بەردی بناغەی خێزانی بەختەوەر و هەموو مرۆڤێک کە لە ژیانی دنیا ئەژی مرۆڤێکی کامل و تەواو بێ ئەوەیە کە کەسێکە بەڕاستی خۆشەویستی هەبێت. و خۆشەویستی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر گرنگە و زۆر لایەن و بوار دەگرێتەوە لە خۆشەویستی خوای پەروەردگار، لە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، لە خۆشەویستی خێزان، لە خۆشەویستی دایک و باوک، لە خۆشەویستی مناڵ، لە خۆشەویستی خاک و ئاو وڵات و نیشتیمان. ئەمانە هەمووی گرنگن و لەگەڵ هەموو ساتێک لە ساتەکانی ژیانی ئینسانە گرنگەکەوا هەبێت. ئەنیسان گرنگە هەموو کاتێک خۆشەویستی هەبێت بۆ هەموو ئەمانەی کەوا باسمان کرد. ناکرێت ئینسان ڕۆژێ خێزانی خۆش بوێت بەڵام ڕۆژی خۆشی نەوێت خیانەتی لێ بکە، ناپاکی لە بەرامبەر کات، یان ڕۆژی خاک وڵات و وڵاتی خۆی بەحساب خۆش بوێت بە بەرز ڕای بگرێت بەڵام ڕۆژێکی تر خیانەت و ناپاکی لە بەرامبەر بکات. لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی تەوازن و هاوسەنگیە، هەموو شتێکی لە جێی خۆی داداناوە. خۆشەویستیش کە سەرەتا لە دڵدا جێگیر دەبێت، دوای ئەوە ئاسەواری لەسەر ژیان و وتە و کردەوە هەڵوێست و هەموو شتێکی ژیانی ئینسان دەردەکەوێت. لە خۆشەویستی خوای پەروەردگارە تەبارەکە و تەعالا یعنی من ئەجەلی العیبادات لە گەورەترین و گرنگترین عیبادەت و پەرستشەکانە کە ئینسان خۆشەویستی خوای پەروەردگار لە دڵیا بەرجەستە ئەبێت و خۆشەویستی هەموو ئەوانەی ترکەوە لە ژیاندا باسمان کرد. یەکێک لەو شتانی کە یعنی غەرب و ڕۆژئاوا کردوویەتی بەهای بۆ شتەکان نەهێشتووەتەوە. یعنی خەریکی ئێستا بۆ نمونە وڵاتی ئێمە ژوای لێدی ڕۆژێک بۆ خۆشەویستی، ڕۆژێک بۆ ئاڵا، ڕۆژێک بۆ نازانم وڵات، ڕۆژێک بۆ پێشمەگە، ڕۆژێک بۆ شەهید، ڕۆژێک بۆچی. لە کاتێکدا کە ئەم شتانە هەمووی فرامۆش کراون، یعنی کە حەق وایە لە هەموو ساتێک لە ساتەکان لە هەموو کاتێک لە کاتەکانی ژیانی ئینسان گرنگی بەو شتانە بدا، ئەو شتانەی لە یادەوەری دابێ. بەڵام ئەگەر وای لێ هات ساڵی ڕۆژێک بۆ ڕۆژی دایک بێ، ساڵێک ڕۆژێک ڕۆژی خۆشەویستی بێ، ساڵێک ڕۆژێک ڕۆژی ئەوە بێت، ئەم جایەتکردنەوەکە چییە؟ کابرا جاری وە هەیە وەکو بەڕێزیشت ئاماژەت پێدام، جاری وە هەیە یعنی بە شتێکی زۆر بێبەها. یعنی بۆ نمونە ئەو کەسەی کە تۆ دەدەوێت بۆ نمونە خۆشەویستی بۆ دەربڕی کە خێزانتە کە کەسێکی نزیکتە یا هەر بۆنێک لە بۆنەکان تەماشاکەی بە گوڵێکی بۆ نمونە کە ڕاستیش نییە، لایلۆنە یا هەر شتێکی ترە یا هەر شتێک لەوانەی ترکەوە خەڵی لە ڕۆژەدا بەکاری هێنن. بەڕاستی ئەو بۆ خۆی گاڵتەکردنە بە خودی ئەو بابەتە یان ئەو شتێک کە ئەو ڕۆژەی بۆ دیاری کراوە. ئەگەرە ئینسان ئەگەر حەقیقەت و ماهیەتی شتەکان بزانێت بەڕاستی قەت ناڵێت ئەمە بۆ نمونە ڕۆژێکی بۆ تەرخان کرێت، چکە دائیمە ئەو شتانەی کە کاتێکی کەمی بۆ تەرخانە کرێت لەوانەیە بڵێن شتێکی کەم بێ، شتێکی بێبەها بێ، شتێ بێ نرخی وای نەبێ. بەڵام بە تایبەت خۆشەویستی هەموو کات و ساتێکی ئینسان پێویستی بە خۆشەویستیە. جا هەروەش هەر کەسێک لە خێزانێکە پەروەردە بوو بێت خۆشەویستی تیاوێت تەقەن لە بینی ژن و پیاوە
تەماشاکە ئەو مناڵەش خۆشەویستیان هەیە بۆ دایک و باوکیان بۆ مام و خاڵ و پوریان بۆ ئامۆزا و پرزە و خاڵۆزیان بۆ نەنک و باپیرەیان بۆ هاوسەکانیان بۆ ئەهلی گەڕێکیان هەر کەسێکیش لە خێزانێکە پەروەردە بووی خۆشەویستیتانەوە پێوەی دیارە کەسێکی دڕندەیە کەسێکی خراپە کەسێکی بە ئازارە کەسێکە هەموو خەڵک بەڕاستی حەزەری لێ ئەکات حەز بە ئازار و ناڕەحەتیەک یعنی هەستەکان کەسێکە ئازاری زۆرە ناڕەحەتی زۆرە خەفەتی زۆرە جا لەبەرەوە ئێمە بەڕاستی کار لەسەر ئەوە بکەین ینی پەروەردە زۆر مهمە زۆر باش ماوە سابوو بورە ئێمە پێغەمبەرمان دوردی خوای لەسەر بێت قودوەمانە پێغەمبەرمان چۆن مامەڵەی خۆشەویستی لەگەڵ هاوسەرەکانیان کردووە طبعا ئێمە وەکو پێشتر ئاماژەمان پێدا خۆشەویستی لە بە بوارێکی گشتی ئەمجا خۆشەویستیش بە تایبەت ئەوەیە کە ئینسان لە دوای ئەوەی کە خێزانی هێنا دو ئەوە خۆشەویستی بەڕاستی دەست پێ ئەکات یعنی سە هەنێک کەس هەیە سەرەتا خۆشەویستی خۆی دەرئەبڕێت هەنێ بۆ ئافرەتێک پێی دەڵێ ئەمە بۆ نمونە عیشقی ناوەنەیە هەشتێکی تر وا خۆشی ئەوێ ئەوێ دوایی تەماشاکە ئەیهێنێت زۆر خراپ مامەڵەی لەگەڵاکە جا ئێمە بە حکمی پێگە ئاینی کۆمەڵایەتیەکە ڕۆژانە چەندین کێشە لەوانە ڕۆبەڕوومانە بێتەوە بەداخەوە یعنی خۆزگەوان نەبووایە باوەڕکەن ێستا ڕۆژی وا هەیە یعنی لانی کەم دانەی نەبێت دوو کەس پەیوەندی ئەکا بە منەوە لەوانەی کە بەرنامەی داناوە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت یا کەسێ بۆ زۆر بێزار بۆ لە ژیان بەڵام پرسیارەکەی جەناب زۆر دروستە ئێمە مسڵمانین پێشەنگی ئێمە پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام پێشەوای ئێمە پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام ئایا چۆن پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام بە عەمەلی خۆشەویستی لە ژیانی خۆیدا بەرجەستە کردووە بۆ خێزانەکانی ئەمە خۆشەویستی پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام بۆ خێزانەکان بۆ خۆیان هەستیان پێ کردووە خەڵکی دەوروبەری هاوڵ و ڕەفیق و برادەرەکانی هەمویان زانیویانە خۆشەویستی پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام چۆنە بۆ هاوسەرەکانی لە کاتێکدا کە پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام کە خێزانێکیشی کاتێک کە وەفاتی کرد دەبێت یعنی بە وەفاترین کەس بوو کاتێک کە لە تەقەی ماڵی پێغەمبەری خۆیان داوە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام ئەو تەقەی دەرگای ناسیوەتەوە زۆر جا کە خوشەکەی خەدیجە کە هاتووە بۆ ماڵیان لە دەرگای ماڵی پێغەمبەری خۆی داوە عەلەیهی سەڵات وسەلام دیارە شێوازێکی تایبەت بووە کە پێغەمبەری خۆی عەلەیهی سەلام گوێی لێ بۆ فەرمێتی اللهم هالة بنت خویلد خۆزگە خوای گیان ئەوە حاڵی خۆشی خەدیجە بێ کە هاتبێ سەردانی کردبێت ینی خۆشحاڵ بوو نەک بۆ خێزانیشی بۆ خزم و کەسوکارەکەی عایشە رضی الله عنها دەفەرمێ لە ژیانما غیرەم نەکردو بەرامبەر بە هیچ ئافرەتێک ئەوەنە غیرەم کردو بەرامبەر بە خەدیجە کە نیشم بینیوە کە لە ژیانیشدا نەماوە جا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەوەنە بە وەفا بۆ ئەوەنە ڕێز خۆشەویستی بۆ بە خێزانەکەی دایمە دەیفەرموو ڕەبی خوا لێت خۆش بێ خەدیجە لەو کاتێک کە خەڵک دەری کردم ئەو پشتیوانی من بوو لە کاتێک کە خەڵک منعی کردم ئەو پار و ماڵ و سامانی خۆی بۆ مەسەرف کرد لە کاتێک کە خەڵک پیانەوتم کەذەبتە درۆت کرد تۆ پێغەمبەری خوانێ و پێوتم سەدەقتە بەڕاستی تۆ ڕاستگوت و تۆ پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام یعنی لە ژیانی خۆیانە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام باشترین هاوسەر بووە باشترین کەس بووە طبعا لە ژیانیش خۆشیە پێغەمبەر صلی الله علیه و سلم خەدیجە زۆر یعنی بەڕێز و بە وەفا بۆ بەرامبەری حتى خوای گەورە سبحانه وتعالى کە جبریل نادۆ فەرموویەتی بە خەدیجە بڵێ کە خوای گەورە سبحانه وتعالى ماڵێکی لە بەهەشتا بۆ داناوە هیچ شتێک ئینسان بێزارە کاتیای نییە لەبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر قەدری گرتون لە ژیانی خۆیانە و لە دوای مردنیانە و بۆ تەواوی خێزانەکانی تریشی هەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەوەندە لەگەڵەوەشا کە چەند خێزانی هەبووە ڕێزی لە هەمویان گرتووە مافی کەسیانی پێشێن نەکردووە یعنی ئێستا جاری وا هەیە بۆ منە کەسێکی موسڵمانە بەڵام جوان ئەدای موسڵمانیەتەکەی خۆی ناکات جا ئێمە حەق وایە کە ئەڵێن ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوی عەلەیهی سەڵات وسەلام لەناو هەنی خەڵکدا بەڕاستی ئێستا بۆ نمونە عەیبێ یان بە زیادەڕەوی ئەزانێت ئەگەر تۆ باسی خێزانی خۆت بکەی باسی ڕێزگرتن بکەی ئێستا پیاوی وا هەیە بۆ نمونە باسی خێزانی خۆی دەکات دەڵێ خوا لێی ڕازی بێت خێزانم زۆر بەڕێزە یان ماشەڵڵا خزمەتی میوان چاکەکات یان ماشەڵڵا خواردن و شت باش ئامادە ئەکا خەڵک یعنی لەناو وڵاتی خۆمانە کوردەواری خۆمانە دەڵێن بەخوا فڵانە کەس ناخۆشی کردو یان پیاوێکی ژنانێ یان فڵان و فیسارە لە کاتێکدا ئەوانە هەموو صیفەتی جوانە بۆ ئینسان ئافرەت بەوە گەشە ئەکا ئافرەت لەوانەیە ناخۆشتنی شت بەلایە ئەوە بێ کاتێکە یعنی هاوسەرەکەی بیشکێنێتەوە قەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام خێزانی خۆی نشکانێتەوە دەفەرمێ ما عاب رسول الله صلی الله عليه وسلم طعاما قط یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە هەموو
تەمەنی خۆیدا هیچ کاتانی لە خواردن نەداوە بۆی کە دڵی خێزانەکەی ڕابگرێ پێی نەوی تۆ باشە ئەم خواردنە چییە یا ئەمە سوێرە یا ئەمە بێخوێ یا ئەمە ناخۆشە یا ئەمەکەی خواردنە خۆگە جارێکی شتێکی وا بواە بۆ ئێمەیان باز دەکرد دیان و جارێک پێغەمبەری عەلەیهی سەڵام فڵانە خواردنی بەدڵ نەبووە بەڵام پێغەمبەر سەڵام حتا لەوەشە ئەوەنە دڵی ئەوانی ڕاگرتووە پێغەمبەر سەڵام ڕای وەرگرتوون یعنی جاری وە هەوە پێغەمبەر سەڵام لە سوڵحی حودەیبیا کە فەرمووی مشرکەکان نەیانشکەوا بچن حەج و عومرەکە بکەن پێغەمبەر سەڵام فەرمووی بە مسلمانە فەرمووی دە ئاژەڵەکان کە هێناوتانە سەری بڕن ئەوانش زۆر بێتاقەت بوون کەسیان سەریان نەبڕی خەفەتێکی زۆر گەورە لە دڵیان نابوو وتیان باش ئێمە ئەم سوکاتیە بۆ قوبوڵ بکەین ئێمە لەسەر حەق نین ئێمەوە هاتوون بچین بۆ ماڵی خۆ ئەوان ڕێگریمان لێکەن پێغەمبەر سەڵام زۆر خەفەتی خواچوو بۆ ماڵەوە بێتاقەت بوو یەکێک لە خێزانە بەڕێزەکانی فەرمووی یا ڕەسوول الله بۆ ئەوە بێتاقەتی فەرمووی وەڵڵی پیان دەڵێم ئاژەڵەکان سەر بڕن و کەچی کەس بەگوێم ناکە ئەویش فەرمووی ئەی پێغەمبەر خوا عەلەیهی سەلام بێتاقەتی نایە تۆ خۆ بچۆ سەری بڕە چه ئەوان شەو دەودە دڵیان چاگە بێ چاو لە تۆکەن ئەفی ساسم فەرمووی وەڵای فکرێکی تەواو جوانە ئەفی پێ ساسم چوو ئاژەڵەکەی سەر بڕی ئەوانش کە بینیان هەموو چوون ئاژەڵەکانیان سەر بڕی و یعنی تەماشاکە ئەم ئافرەتە سەنگین و سەلارە جا یعنی میلەتی ئێمە باوەڕتان بێت یعنی لەو هەموو قەیرانە لەو هەموو کێشەی لەو هەموو ناڕەحەتیە ئافرەتی ئێمە یعنی بەعامەڵم سواز بخوا ئافرەتێکی زۆر بەسەبرن ئافرەتێکی یعنی خاوەنی ڕێزن خاوەنی پاراستنی شەرەف و حرمەت و کەسایەتی خۆیانن وەکو بەڕێزیش ینی لە پێشەوە لە خاڵێکدا ئاماژەت پێدام ئەلە کەسانێک هەن ئەهلی شەهوەت و ئارەزوون کەسانێک هەن بە دەوری حەز و ئارەزوی خۆیانە ئەسۆڕێنەوە ینی لە بچووکترین حاڵەتە کابرا جاریوە هەیە بە دوێ حاڵەتێک ئاگەرێ بۆی کە مافی بەرامبەرەکەی پێشێل کە زەوتی کە ستەمی لێ بکە ینی جاری وا هەیە من بیستومە بەتایبەت لەو قەیرانانەیە خەڵک لەبەر کە یارمەتی کەسێک بات یان لە کرێخانوویەکی خۆش بە یا لە شتێکی وا مەسائلێک ینی وای بردووە ینی خراپە بە بەرامبەرەکەی بکە بەڵام ئافرەتی ئێمە سوپاس بخوا زۆر سەنگین و سەلار بوون ئەوانش هەمووی فەزلی ئەو ئیسلامەیە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەوانەی کە ینی بە شێوەیەک لە شێوازگان زۆر لە ئیسلام حاڵینین یان دوورن لە ئیسلام باوەڕتان بێ ڕێژەی تەلاق و جیابوونەوە و ئەمانە زۆر بۆ لە ناویانە یعنی زۆرترین کێشەیان بابەتێکی دیکە هەیە کە ئەمە بەشێک پێوەست بوو بە هاوسەرەکانەوە بەڵام ئەمڕۆ ڕۆڵی دایک و باوک چییە کە کچەکەمان یا کوڕەکەمان لە زانکۆیەوە ئەوەشمان بیر نەچێت مۆبایلەکەی کە 24 ساعت بەدەستێوێتی کوڕە هاوڕێکەی کچە هاوڕێکی چاتی لەگەڵا دەکا زۆرینەیان هەست بە فەراغی خۆشەویستی دەکەن بۆیە پەنا بۆ خۆشەویستیەکی ناشەرعی یا خۆت لەم ڕۆژەدا پەنا بۆەوە بن چاوەڕێوەکەن کەسێک پێیان بڵێ خۆشمان دەوێ مە گوڵێکی سوور ئەرکی دایک و باوک چییە لەوەی کە فەراغی خۆشەویستی بۆ مناڵەکەی نەهێڵێتەوە تا بۆی ناچار نەبێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا پێشوازی لە خۆشەویستیەکی درۆینەی ڕەگەزی بەرامبەری خۆی بکات جوانە جا ئەم وتاری جمعی ڕابردوویەکێک لەو خاڵانەی کە ئاماژەم پێکردەوەی وتم بەداخەوە هەنێک لە بیرکردنی دایکان و باوکان ئەوەیە کە دەڵێ چەند خۆشە و کاتێک کە ئایپاتێک یا مۆبایلەکە دەدەی بە مناڵەکەت و ئەو لە سووشێکەوە خۆی مەشغوڵەکات و بێدەنگ ئەبێت ینی چێش لەو وەرەگرێ کاتێک کە بینێ منداڵەکەی بێدەنگە بەڵام بەچی کە لە کاتێک کە مەشغوڵی کردو بە مۆبایلی گە بە ئایپادێک کە بە بەڕاستی زۆرترین زیانی لێ ئەدا ئەمڕۆ خێزان پێویستی بە خۆشەویستیە پێویستی بە ئەوە بەوە هەیە کە یعنی حتا لێپرسینەوە بۆ نمونە کاتێک کە دایک و باوکی لە مناڵەکەی دەپرسێتەوە ئەرێ تۆ ئەو قوتابخانە کرایەوە خۆت ئامادە کردووە چیت خوێنەوە چی ئەەکەیت چکە بەڕاستی دەبێ یعنی کاتێک کە دەوام لەگەڵ ئەو کاتی دەوامی هەیە دەبێت جیاوازی هەبێ دەبێت بپرسێتەوە دەبێت کاتی بۆ سنووردار کا بۆ بەکارهێنانی مۆبایل یان ئەنتەرنێت یا هەر جۆرە شتێکی تر بەڕاستی وەکو جەنابەت فەرموویت ئەمڕۆ بەداخەوە فەراغی ڕۆحی زۆرە زۆر باش ئەوسام لە سەرەتای دروستبوونی پرۆسی هاوسەرگیریدا بناغی دروستبوونی هاوسەرگیری خۆشەویستیە ڕێگای دروستبوونی پەیوەندی خۆشەویستی و علاقادەما ڕێگایەکی نادروستە بەڵام تا چەند گرنگەکە دوو گەنج بیانێ هاوسەرگیری بکەن بیانێ خۆشەویستی خۆیان بسەلمێن وەکتی یا بزانێت کە دڵی بەو کەسەوەیە ئایا دەکرێت کە بوەستیان ئەوە تا پێش هاوسەرگیریەکە گفتوگۆی لەگەڵا بکات و تا بزانێت کە بە دڵی ئەوە بۆی دوایی کە لە پرۆسی هاوسەرگیریەکەدا نەبێتەوەی جیابوونەوەیان یەکێ لەو شتانەی کە پێغەمبەر سەڵام دەفەرمی ئافرەتان بخوازن دەفەرمی ئەلوەدود ئەو کچانە بخوازن کە خۆشەویستیان هەیە
طبعا ود جاية لحب يعني معناه خۆشەویستی باڵا پتە و بەهێز جامە طبعا زانان دەفەرمووی ئێستا تۆ دەدەوێت ئافرەتێ بخوازی چۆن بزانی ئەم ئافرەتە پیاوی خۆی خۆشێ مناڵی خۆی خۆشێ دەفەرمێت تەماشاکە لە خێزانەکەی بۆ خاڵی پێشوو کە باسی گرنگی پەروەردەی خێزانیمان کرد ئەو کچە لەو خێزانەدا پەروەردە بووە رسول الله صلی الله علیه و سلم کە دەفەرمێت کاتێک کە دەتانوێت ئافرەتێ بخوازن بچن پرسیاری کەن پرسیاری دین لەگەڵ ئەخلاق دین ئەوە نوێژوو ئەو شتانی کە بینی خۆی خوای گەورەیە ڕەوشتەکانیش بریتیە لە بەها کۆمەڵایەتیەکان دەستپاکی دەمپاکی ئەمانەت پارێزی وە کەسێکی سەخی تەبیعەت بێ ئەمانش هەمووی لەناو خێزانە دەرەکەوێت ینی ڕاستە خۆی ئینسان مەرج نییە لە 100% هەموو کەسێک وەکو ئاوا دەچێت بەڵام خۆ زۆرینەی تەسیر و کاریگەری هەیە ینی ئەو کەسە بۆ نمونە لە خێزانێک داخوازی ئافرەتێک دەکات تەماشاکە ئەم خێزانە چۆنە لە ناو یەکتریدا پیاوەکە چۆنە بۆ خێزانەکەی چۆنە بۆ پیاوەکەی ئەخەسە هەندێک کەس هەیە یعنی دنیا وا مەشغوڵی کردووە دنیا وا سەرقاڵی کردووە دەڵێ بەخۆ کاکە دنیا یعنی ئەوەنەی ئەوێت بەخواوانە بێ فریا ناکەوێت دەبێ بەیانی زوو بڕۆی شەو درەنگ بێتەوە یقینە هەر وەختێ بێتەوە جارێ ڕەنگە سەعاتێک بەس بێت لەگەڵ خێزان و مناڵەکانت ئەگەر مەجالەکەت کەم بێ ڕێزی خۆشەویستیان بۆ دەربڕی بەڵام کابرا ئەو کاتەش کە دێتەوە ینی بە مۆبایل و بەم شتانە و خۆی خەریکەکات گرنگی بە ماڵ و مناڵی خۆی نادا دەڵێ من ئێستا گەدارم چەندین ئافرەت هەیە لە پیاوەکەی جابۆتەوە ینی وای لێ هاتوو دەڵێ ینی دوور بێ لەو قسەی دەڵێ مۆبایلەکەی بۆتە خێزانی مۆبایلەکەی بۆتە هەموو شتێک لە ژیانی جا لەبەرەوە خۆی وەکو عەر پێشی ژوتمان خۆشەویستی لە دوای هاوسەرگیریەوە دەست پێ دەکات بەڵام ئەم کەسە گەر بێ بزانم ئەم ئافرەتە منی خۆشەوێت یام ئافرەتە پێکەوە دەگونجین ئەمانە هەمووی لە خێزانەکە و ئینسان دەتوانێت ینی تەجروبەی وەرگێت لە دایکیەوە لە باوکیەوە لە خوشکێکەوە هاوسەرگیری کردبێت دەبووی بۆی لە شەرع دەفەرمێ بڕۆم پرسیارکەن بۆیە پێ ساسم بە سەحابەکە کە داوای ئافرەتێکی ئەنساری کرد فەرمووی تەماشات کردووە انظر إليها فإنه أحرى أن يؤدم بينكما بڕۆ تەماشایکە هەڵی سنگێنە پرسیاری بۆ مامۆستا دەرفەتمان زۆر کەمە پەیامت چی بوو دایک و باوکانی کە دوو گەنج دەزانی یەکتریان خۆشەوێت کە دەبنە ڕێگر لە بەردەم ئەوەی کە هاوسەرگیری بکەن و دوای ژەمە لێکەوتی خراپی لێ دەکەوێتەوە بەڵێ پێم سازم بە یەک فرموودە ئامۆژگاریمان دەکات لەم یۆڕە للمتحابین مثل النکاح دەفەرمێ ئەگەر کچ کوڕێک یەکتریان خۆشویست غێری زەواجکردن هیچ چارەیەتریان نییە ینی پێم سازم 1400 ساڵ لەمە پێشەمەی فەرمووە بەس ئەمە یاساکی زۆر گرنگە بۆ ژیان ینی کاتێک کە دەبینێت کوڕەکە کەسێکی تەماگەر نە کەسێکی خراپ بێت کەسێکی خراپ بێت ئەوە ژیانی دەکات بە دۆزەخ چونکە لەوانی بڵێم من سەدان نمونە بینی و مەوبیستومە ینی کە ئافرەت بڵێن شو کردووە بە پیاوێک چەند خراپ بۆ لەگەڵی چەند مامەڵی خراپی لەگەڵدا کردووە بەڵام کاتێک کە دەبینێت کوڕەکە کەسێکی باشە یا باوکی کوڕەکە دەبینی ئافرەتەکە کچەکە کەسێکی باشە پێم سازم فەرمێ نیکاح چارەسەرە بۆ ئەوان لەبەرەوە دڵی ئینسان جاری وا هەیە نمونەی زۆرە بۆ ئەوانە جاری وا هەیە ینی نەبوون بۆ یەک کێشەی تری زۆر بەدواوە بوو حتا دوای هاوسەرگیریشان کارێک چۆ بەلا ماڵ و حاڵی خۆیە کەواتە گەزانی کوڕەکە کەسێکی باش بوو کچەکە کەسێکی باش بوو باشن شت ئەوەی کەوا بە یەکیان بگێنن و یعنی مەجای ئەوە نەدەن کە ئێستا کەسی وا هەیە زۆر تەخیریەکە کاکە بڕۆ مانگی تر دوانی تر 6 مانگی تر ساڵی تر ئەوەش بەڕاستی چەندین کێشەی کۆمەڵایەتی تری لێکەوتۆتەوە لەبەرەوە بەڕاستی من لە کۆتاییدا دەمەوێت ئەو پەیامە بێم بە دایکان و باوکانی بەڕێز سەرەتا دایک و باوک پێشەنگە لە ناو خێزانەکەی خۆیدا ڕێز و خۆشەویستیان لە بینی یەکتریدا هەبێ ئەمجا ڕێز و خۆشەویستی بۆ مناڵەکانتان دەرببڕن بۆی کە ئەوان بزانن خۆشەویستی چییە خۆشەویستی لایەن شتێکی نامۆ نەبێ ئەگەر لە دەرەوە کەسێک خۆشەویستی بۆ دەربڕێ وابزانێ شتێکی زۆر عەزیم و گەورە بۆی دروست بووە نەکەوێتە هەڵەوە دایک و باوک بەڕاستی دەتوانن ڕۆڵێکی گرنگی پەروەردەی ببێنن دەتوانن هاوڕێی مناڵەکانیان بن دەتوانن باشترین نمونە بن بۆیکەوە ینی پەروەردەی جوانی ئەوان هۆکارە بۆ ئەوەی کە لە دواڕۆژدا ئەوانش خێزانێکی بەختەوە پێک بهێنن هەر وەختی هاوسەرگیریان کرد و بتوانن کەسێکی جوان و نمونەیەکی باش بن لە نێو کۆمەڵگەی خۆیاندا بەئیزنی خوا زۆر سپاس مامۆستاگیان کاتمان لەماوە سپاس لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت سپاس بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 11 0 411 71 11. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەمکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەسم
هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنییا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان لە بڕگەی لەگەڵ پەیامێران دەچینە لای پەیامێرانمان لە کەرکووک و سلێمانی بزانین گرنگترین زانیاری و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای کەرکووک و سلێمانی چین. سەرەتا دەچمە کەرکووک لای پەیامێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێ بە تۆم کاتت باش گرنگترین زانیاریەکانی کەرکووک چی نەگەر بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام زۆر سوپاس. ئەمڕۆ ژمارەیە قوتابی بەشی کۆلێژی پزیشکی زانکۆی کۆیە لە بەردەم زانکۆی کەرکووک هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی ناڕەزایی دەربڕن سەبارەت بە و بەڕیارەی کە لە زانکۆی کەرکووک و وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە هاتووە. ساڵی ڕابردووە ئەم ساڵی شەو قوتابیانەی کە لە بەشی کۆلێژی پزیشکی زانکۆی کۆیان گوازراونەتەوە بۆ زانکۆی کەرکووک بۆ ئەوەی لێرە بخوێنن بەبێ ئەوەی زانکۆی کۆیە ئاگاداری ئەوە بێ کە زانکۆکەیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانی پیانەنراوە وەزارەتی زانکۆی کەرکووکیش ئاگاداری ئەوە نەبووە کە زانکۆی کۆیە دانی پیانەنراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە بۆیە ئەو قوتابیانەی کە لە ساڵی ڕابردووە ئەم ساڵیش گواستنەوەیان بۆ کراوە بۆ زانکۆی کەرکووک بێبەش دەکرێن لە خوێندن لە بەشی پزیشکی زانکۆی کەرکووک بۆیە ئەمڕۆ ئەوان دوای ناڕەزایەتی زۆر دوای ئەوەی گەیاندنی دەنگی خۆیان بەلایەنە پەیوەندیدارەکان وەڵام نەدراونەتەوە پیان وتراوە کە ئێوە بۆتان نییە بخوێنن و ناتوانن بخوێنن لەبەرەوەی زانکۆی کۆیەکە لەوێەوە هاتوون لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقەوە دانی پیاننراوە. من بۆ زانیاری زیاتر ئەگەر دەرفەت هەبێ دەچمە لای ئەو قوتابیانە بزان گرفتیان چییە. کاکە سڵاوتان لێبێ ئێوە گرفتان چی ئەمڕۆ بۆچی هاتوونەتە ئێرە؟ سەرەتا بەخێراتتانەکەین بۆ پەیدانیم دەرفەتە جوانە بۆ ئێمە وەکو کۆمەڵی خوێندکار لەگەڵ لە زانکۆی کۆیەوە بووین ئەم ساڵ هەساین بە نەخەڵکردنمان بۆ زانکۆی کەرکووک بەپڕای بەپێی بڕیاری وەزارەت ئێمەیان هەموو شتێ وەرگرت سەرەتا بەڵام دوای نزیکی مانگێک لە دەوامکردن بەپێی بڕیارێکی کتوپەر زانکۆی کەرکووک قەراری دا ئێمە بگەڕێنەوە بۆ کۆیە بۆ لەبەرەوەی لێ زانکۆی کۆی هێشتا ئیجراعات ئەترافونەکەی لە بەغداد تەواو نەکردووە. ئێمەش کە گەڕینەوە بۆ کۆیە زانکۆی کۆی ئیمتیحانی تێرمی یەکەم نوێی ساڵی تەواو کردووە ئەلێ ئێوە ناتوانین ئێوە وەربگرینەوە ئەم ساڵ ئێمەش ئەچینەوە بەلای کەس و کارمان کردووە بۆ لای ئەملامان ئەو لاسوینە هیچ ئیشەکان بۆمانە حەل نەکردووە داوامان لە ئێوەی بەڕێزەیە ئەم ئیشەمان بۆ بگەین بۆ وەزیری خوێندنی باڵای بەغداد بۆ ئەم کە ئیشەکەمان بۆ حەل بکات. باشە وەزارەتی هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و هەرێم تاکو ئێستا وەڵامیان چی بووە یان زانکۆی کۆیە یان زانکۆی کەرکووک تاکو ئێستا سەرۆکایەتی ئەم دوو زانکۆیە وەڵامیان چییە بۆ ئێوە؟ سەرۆکایەتی زانکۆی کەرکووک ئەستاوە کتابێکی ناردووە بۆ سەرۆکایین بۆ وەزارەتی خوێندنی باڵای عێراق داوای کەتیدا داوا لە کتابەکە داوا دەکات ئەم تەلەبانەمان ئێمە نەقل کردووە بێپرسیەوە غەڵەتەکە لە ئێمە بووە ئەم تەلەبانەمەیان بە نەقل بۆ وەربگرن یان ئەم ساڵیان بۆ بگەنە استیزافە تا ئێستا جوابیە و کتابە ناوێتەوە نزیکی مانگێکە ئەم مانگە ئێمە لە دەرس و شت هەمووی دابڕاوین
خۆتان نەزانن ئەبێ پێویستی بە خوێندن هەیە کۆلێژی پزیشکی ئێمە مانگەی هیچمان نەخوێندووە ینی وابێ دەرس مشتمالی ڕۆی ئێمە نایەن لێ دەوام بکەین تا ئەلێن تا ئێتا و کتابە دەرنەچێ ناتوانین هیچ بکەین ئەڕۆینەوە بۆ کۆی ئەلێ ئێمە بەرتانەگرین و بەستا ئەبێ وەڵامی ئەو کتابە دەرس تا ئێستا وەڵامی ئەو کتابمان بۆ نەهاتوتەوە. زۆر سپاس. دیارە ئەو قوتابیانەی کە لە ساڵانی ڕابردوو شنێدراون بۆ زانکۆی مووسڵ بۆ زانکۆکانی دیکە بە هەمان شێوە دیارە ئاوان بەسەر هاتووە تا ئێستا لە هیچ زانکۆیەکی سەر بە وەزارەتی خوێندنی باڵای عێراق وەرناگیرێن و ئەم ساڵی شەگەر بگەڕێنەوە بۆ زانکۆی کۆیە ئەوانەیشی کە ساڵی ڕابردوو لە زانکۆی کۆیەوە گواستنەوەیان بۆ کراوە بۆ زانکۆی کەرکووک ئەوان دەبێ ساڵێکی دیکەواتە ساڵی داهاتوو دەست بە خوێندن بکەنەوە ئەوانەی ساڵی ڕابردوو 2 ساڵیان دەفەوتێ ئەمانەی ئەم ساڵیش کە ئەم ساڵ گواستنەوەیان بۆ کراوە ساڵێکی دیکەیان دەفەوتێ بۆیە ئەلێرە هاتوون دەنگیان بگەێنن بەلایەنە پەیوەندیدارەکان تاکو ئەو کێشەیان بۆ چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ پامێرمان چیانوری لە کەرکووکەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان دەچینە پارێزگای سلێمانی ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵای خوا لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ سڵاوتان لێبێ دانیال لەوە دەست پێ یەکەم کە ئەمڕۆ بەهۆی دواکەوتنی موچەوە بەشێک لە فەرمانگە فیدراڵیەکانی سەر بە عێراق بایکۆتی داوامیان کردووە بەهۆی ئەوەی کە ماوەیەکە موچیان وەرنەگرتووە. من بزانم 3 مانگە موچەکانیان پێ نەدراوە و بەلێبڕین شۆ موچیان پێدراوە بۆیە ئەوان ڕەتیان کردوێتەوە. پێشتر ڕۆژانی پێنجشەمە و هەفتەی ڕابردوو کۆبوونەیەکیان ئەنجامدا بۆی کە بزانن داواکاریەکانیان جێبەجێکرێت یاخودنا ئەوان ڕانگەیان کە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەمڕۆ بایکۆتی داوامەکەن. ئەمڕۆ یەکشەمەیە بە پێی زانیاریەکانی ئێمە زۆربەی فەرمانگە فیدراڵیەکان لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و ناوچەکانی دیکە بایکۆتی داوامیان کردووە و ڕانگەیاندووە ئەوان بەلێبڕینەوە موچیان وەرناگرن ئەو موچەی کە پێیان نەدرێت. ینی ئەمڕۆ بایکۆت دەستی پێکردووە لە شاری سلێمانی. تەوەرێکی دیکە ئەوەیە کە من دەمێ قسەی لەسەر بکەم ئەمێ ئەمڕۆ کە دەوترێت ڕۆژی ڤالانتاینە 14/2 زۆرێک لە خەڵکی بەتایبەتی ئەوانەی کە بڵێن تۆزێک ینی ڕێنمایی ئاینیەکان و ڕێنمایی ئاینی ئیسلام پەیڕەو ناکەن ئەمە زەق دەکەنەوە بەتایبەت لە هەرێمی کوردستان کە وەکو دەوتێت هەرچانە دوورە لە کللتوری ئێمەوە کللتوری ئاینی ئیسلام بەڵام ئەم بابەتە ینی لە نێو زانکۆکانیشدا ساڵانە مشتومڕی زۆری لەسەرەکرێت. بەشێک لە ئەو خوێنکارانم لەگەڵایە کە لە زانکۆ و پەیمانگەکانن بزانی قسەی ئەوان چییە ئایا لە زانکۆکان ئەمە تا چەند تۆخ کراوەتەوە و کاری لەسەرەکرێت. ماوەسا سڵاو لێبێ ئەگەر ئەمانش بێنە ئێرە با قسەمان بۆ بکەن ێوەش دەتوانن بێنە پێشەوە ئەم مەراسیمە ڕامیارەمەیان کۆمەکەرەوە چکە دەرفەتی زۆرمان نییە یاد یەکرێتەوە. بسم الله الرحمن الرحیم. طبعا سەرەتا پێم خۆشەوە بڵێم خۆشەویستی لە ئیسلام شتێکە ڕێگەی پێدراوە و گرنگیشی پێدراوە بەڵام خۆشەویستێکی ڕاستەقینە نەخۆشەویستێکی درۆ و ڕووکەش و هەڵخڵەتێنەر. ئینسانە بێ سەرەتا خۆی خۆش بێ والذین آمنوا أشد حبا لله پاشان خۆی خۆش بێ خۆی خۆش بێ نەفسی خۆی خۆش بێ کەسایەتی خۆی خۆش بێ شتێک نەکا کە زەرەر لە خۆی و لە کەسایەتی بدە و پاشان دایک و باوک و کەسە نزیکەکانی خۆش بێ خێزانی خۆش بێ خياركم لنسائكم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتا وەسیەتەکانی فەرمووی رفقا بالقوارير لەگەڵ خێزانەکانتانە کە وەکو شوشەوان نەرمن لەگەڵیانە. بەڵام ئەمڕۆ بەداخەوە ڤالانتاین شتێکە عادەتێکی غەرب و شتێکی هەڵخەڵەتێنەرە کە ئەوان دایان ناوە گەنجی موسڵمان بە کوڕ بە کچەوە خەڵەتێن دایان ناوە لە ڕۆژێکا تۆ خۆشەویستێکی درۆینە پیشان بدەی بۆ ئافرەتێک و هەڵی بخڵەتێنی و ئەویش بەداخەوە ئافرەتان ڕێزمانەیە بۆ ئافرەتانی باش بەڵام کەسانێک بەداخەوە ئافرەتانێک بەوە هەڵەخڵەتێن کە کوڕێک دوو قسەی لا بەلاو ئەویان بۆ بکە دوو قسەی هەڵخڵەتێنەریان بۆ بکە کوڕە گورگەکان کە لە پێستی مەڕا خۆیان پیشانەدەن ئەوانی پێی هەڵەخڵەتێن بەداخەوە. دەست خۆش زۆر سپاس بە ئەو دادەیە وەرگم لەبەرەوەی دەرفەتم زۆر کەمە. ئەگەر تۆ پێم بڵێ وەکو خوێنکارێکی زانکۆ ئەمە لە نێو زانکۆکانە مەسەڵەن ئەوەی کە دەوترێت ڤالانتاین و ڕۆژی خۆشەویستی چۆن تۆ کراوەتەوە مەسەڵەن تەڵەبە هەیە پابند کرابێ بە زۆر کە جلی سوور بەرکاوەمانە لە زانکۆکان زیاتر ئەوەی کە ئەبینرێت بەکارهێنانی گوڵ و پێدانی گوڵە ڕاستی ئەمە نازام شتێکی هیچ باش نییە هاتۆتە نێو کۆمەڵگەی کوردی و تێکەڵ بە کولتوری ئێمە بووە. کۆمەڵگەی کوردیش عادەتەن ئەوەی هەیە هەر شتە زۆر کات نێگەتیفەکان وەرئەگرێت. شتە جوانەکانی ئەوروپایان بردووە ئێمە ئەوانەی کە لە ئیسلاما مقەدەسە و کراوە بە ئادابەکانی ئیسلام ئەوان یعنی تازە بە تازە خەریکن جێبەجێیەکەن بەڵام ئێمەش تازە بە تازە خراپەکانی ئەوانە هێنینێکە لەوانە ڤالانتاینە کە نازانم هیچ سوودێکی نییە تا بڵێ ئەمە لایەنە باشەکەیەتی خۆشەویستی ڕۆژێکی نییە بەڵکو
ئەگەر کەسێکی خۆش بوێت تەنها ڕۆژێ چیە بۆ ئەوەی کە لەو کاتەیە بیریکە بێتەوە و ڕێنمایی چییە بۆ ئەوەی کە ئەم مەراسیمانە زەق نەکرێنەوە لە نێو زانکۆکانە؟ داوا لە گەنجانەکەم زۆر لێی دوور بن چونکە بەڕاستی نازانم هیچ شتێکی وای تیان نابینم تۆ ئەگەر کەسێکە خۆش بوێت هیچ پێویست ناکە بەو شێوە لێ بچیتە پێشەوە و بە ڕۆژێک و ئەسڵەن لەوچە گەنجان زۆریان تووشی غەڵەت بن لەم ڕۆژەیە. زۆر سپاس دەکەم جەلال ینی ئەوەی کە هەیە بە پێی زانیاریەکان بەشێک لە زانکۆوانەی کە هەیە ینی ئەوانەی کە ئیجبار کراون جلی سووری لە بەرکان گوڵ بێنن ئەمانە بەشێک لەو خوێنکارانە ڕەتیان کردەوە ئەوان دەڵێن مەسەلەن گوڵ دەهێنرێ بۆ نێو زانکۆ و ئەم مەراسیمە تۆقەکرێتەوە ئەوان لەگەڵ ئەوە دانین و داوایەکەن ئەم مەراسیمانە بەتایبەت لە زانکۆ پەیمانگەکانە پێیان ببڕێ ینی ئەم مەراسیمانە نەهێڵدرێ بۆی کە ئەم کەلتورەکە کەلتورێکی بیانیە لە نێو کۆمەڵگەیەمە کە کۆمەڵگەیەکی موسڵمانین ئەمە تۆق نەکرێتەوە. بەڵێ ڕامیار زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە زانیاریەکانی سلێمانیت بۆ گواستینەوە. وڵازان لە چەوری دوی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی رادیۆ دەکەین. سیانزەی شوباتی ساڵی 2012 یونسکۆ وەکو رادیۆ و ڕۆژی گیانی ناسان لە جیهاندا و ئێستا 100 ساڵ زیاتر تێپەڕ دەبێت بەسەر یەکەمین وێزگەی رادیۆی لە جیهاندا بەڵام تا ئێستا ڕۆڵ و کاریگەریکی گرنگی هەیە سەبارەت بە رادیۆی کوردیش لە ساڵی 1923 یەکەمین ئێزگەی رادیۆی کوردی لە یەکێتی سۆڤیەت تاوەکو ساڵی 1929 بەردەوامی هەبوو و دواتر لە عێراقدا لە شاری بەغدا لە ساڵی 1939 رادیۆی دەنگی کوردی لە بەغدا پەخشکراوە کە مەژڕۆڵ و گرنگێکی بەرچای هەبوو. وەروەها لە مێژووی گەلی کوردیشدا لە بزاوتە سیاسەکاندا رادیۆ ڕۆڵ و گرنگی بەرچای خۆی هەبووە و لە ئێستاشدا دوای ئەو هەموو هاتنی تەکنۆلۆژیا و هاتنی میدیای نوێ و بینراو بەڵام رادیۆ ڕۆڵی لەدەست نەداوە ڕۆژانە 100 میلیۆن کەس گوێ لێ دەگرن. بۆ قسەکردن لەسەر رادیۆ بە شازەی گشتی ستافی دەنگی کۆمە رادیۆ سلێمانی میوانی بەرنامەکەمان کاریەکە لە بەڕێز دانا محەممەد سەرپەرشتیاری گشتی رادیۆ سلێمانی وەروەها هێوی جەلال دەرهێنەر و کەرسوم ڕەحمان و لەنیا کامەران پێشکەشکاری دەنگی کۆمەڵ رادیۆ سلێمانی زۆر بەخێر بێن. کاکدانا دەمەوێت پەیامی خۆت بڵێ لە ڕۆژی گیانی رادیۆ و ئایا ئێستا ئەو گرنگی و بایەخی خۆی ماوە؟ سواز بۆ جەنابتان کاکداوان کاکجەلال سواز بۆ برانی پشتی کامێرە و دەرهێنەر. تاوان هەر شتێک هەر بابەتێک نەتەوەی گرتوەکان ڕۆژێکی بۆ دیاری کردووە. ئەم ڕۆژەش زیاتر بۆ ئەوەیە کە لەو ڕۆژەیە لە ساڵەکەیە زیاتر گرنگی و بابەت بەو بایەخ بۆ بابەتە بدرێ و خوێندنەوەی بۆ بکرێت لە ڕابردووە چی کراوە بۆ داهاتوو پلانی داهاتوو چی بێ لەو بارەوە. ڕادیۆش بێگومان وەکو کاکە دەبان لە پێشەکەکەی ئاماژەی پێکرد هەر لە سەرەتای پەخشی لە جیهان و دواتر ڕادیۆی کوردی و تەبەن بزاوتی ئیسلامی لە هەرێمی کوردستانیش بە دوور نەبووە لەوەی کە دەستی بۆ ئیعلام بردووە چ لە شاخ کە لە بڵێن لە ئۆردوگاکان لەو دیوە هەر لە چاپەمەنیەوە دەستی پێکرد چ دوای ڕاپەڕین لێرە کە لە ڕانیەوە ئەگەر هەڵە نەبم یان لە هەڵە بچە بۆ یەکەمین ڕادیۆی ئیسلامی ئێمە پەخشی کردووە. بێگومان لە حزوری ئێستای تەکنەلۆژیاوە ئەو کاتێک کە تەکنەلۆژیا بەم شێوازە نەبووە گومانیتیان نییە جیاوازیەک هەیە چونکە جاران ئەگەر بیمان بێ ڕادیۆیەکی قیسارەی شینەکانیان سوورەکان هەبوو خەڵک تەلەڤیزیۆنی هەبوو تەلەڤیزیۆن لە سەعات 6 تا 12 بەرنامەی هەبوو ئەوەی تری ڕادیۆ بوو. ئێستا هەموو کەسێک لە سمارتفۆنەکەی خۆیە ینی تەلەڤیزیۆنێکی پێ هەموو بابەتێکی پێوەنێک کاک جەلال بەڵام لەگەڵ ئەمەشار ڕادیۆ پرسیارەکەی کاکدابان نەخێر گرنگی خۆی لەدەست نەیاوە چونکە ئێستا ڕادیۆ پیجی هەیە ئێستا ڕادیۆ وێبی هەیە ئێستا ڕادیۆ بەخشی ڕاستە و خۆی هەیە ئێستا ڕادیۆ لە سمارتفۆنەکانە بە ئەپلیکیشن هەیە ئێستا شوانێک لەو شاخانە کە تەلەڤیزیۆنی لەوەچی لە بەردەست نەبێ و بێگومانیش لە بەردەستی نییە لە ڕێی ڕادیۆ ئاگای لە باوەڕ خەڵکان هەر دەبێت پابند بن بە ڕادیۆکەوە. بەڵێ بەڵێ هەندێک شۆفێر هەر دەبێت پابند بێ بە ڕادیۆ. ئێمە ژمارەیەک ئافرەتمان هەیە لە چێشتخانەکانە لە ماڵەوە یعنی کەمتر ینی تەرکیزی لای تەلەڤیزیۆنەکەیە وانە چونکە خەریکی کابانە خەریکی چێشت و حازرکردنی خوانێکە و خەریکی قاپشتنوانەیە بەڵام ڕادیۆکەی کردوێتەوە گوێی لە ڕادیۆکەی ئێستر لە لادیەکانە زۆرێک لە ماڵەکانە ڕادیۆکی بەڵام بۆیە ڕادیۆ گرنگی خۆی لە دەست نەداوە بەڵام ئەکەوێتەوە سەر جۆری ئەو ڕادیۆیە سەر بەرنامە تا چۆن ڕادیۆ لەگەڵ پێشکەوتنەکانی ئێستای تەکنەلۆژیایە خۆیە گونجێنێ. زۆر باشە باچینە لای ستافی ئەوانەی دیکە کە لەگەڵ چان هێوی خان و هەروەها کەلسوم خان و لەنیا
کامەران هێوی خان بەخێر بێن زۆر سپاس دەکەم دەرهێنەری رادیۆ ئێمەش دەرهێنەرێکمان لەو دیوە هەیە بەڵام ڕەنگە جیاوازیتان زۆر بێت چونکە کارەکانی تۆ کەمترن کارەکانی ئەو زۆرترن بەڵام دیارە دەبێ هەر وردبینی و سەلیقەی تایبەتتان هەبێت دەرهێنەری لە رادیۆیە چۆنە لە ڕاستیە دەرهێنەری تەنها ئەوەیە لە رادیۆیە ئەبێ خۆت سەلیقەت هەبێ ورتربی لە ئیشەکانە بۆ نمونە پابندبی بە دانانی بەرنامەکان لە کاتی خۆیە کام بەرنامە لە کام بەرنامە پێشتردا ئەنیت هەنێ جاریش بەرنامەمان هەیە کە ئێمە تۆماری ئەەکەین یان هەنێ بەرنامەمان هەیە ڕاستە و خۆ ئەڕوا ئەبێ هەمووی لە کاتی خۆیان بێت باشتر ببێت ئەگەر دەرهێنەرەکە ورتر بێت بە سەلیقەتر بێ بەرنامەکان باشتر و جوانتر بەڕێوە ئاڕات چۆن ینی ئەم وردبین و ئەم سەلیقە زۆری ئێستا بۆ نمونە لێرە 3 کامێرە 4 کامێرەمان هەیە دەرهێنەرەکە ئیدی ینی بە پێ و سەلیقەی کە هەیەی شاتی جیاواز و ڕێ جیاواز وەردەگرێت کامێرە دەگۆڕێ ئەو وردبینەی کە دەبێت دەرێنێت لە رادیۆیە هەیبێت چۆنە لە رادیۆیە چونکە بە حکومی ئەوی کە کامێرە یا هەنێ بەرنامەمان هەیە تۆمارکردنە باشترە بۆ نەساگەر یەکێ لە پێشکەشکارەکان خەڵەتێکی کردیان نەشازیەک هەبوو لە بەرنامەکە ئێمە ئەتوانین کاتێک کە تۆمارمان کرد و مۆنتاژمان کرد غەڵەتەکە و نەشازیەکە لا ئەبرێت بە حکومی بۆ نمونە ئەگەر من بزانم لە کام دەقەیە غەڵەتێک هەبوو یان نەشازیەکە بوو من لای خۆم ئەینووسم بۆی دوای بەرنامەکە کە من مۆنتاژم کرد ئەو غەڵەتەیان ئەو نەشازیە لا ئەبم دوایی بەرنامێکی باشتر و ڕێکتر ئەڕوات زۆر باشە کەس و خاندێن لای بەڕێزە تۆ وەکو پێشکەشکارێک دواتر فیدباکیەوەت بۆ دێتەوە کە هاوڕێکانێک کەسانی کە بڵێن ئەمڕۆ لە رادیۆ باسیەوەت کردیانی ئەوە دەبینیت کە کەسانێکە بن ئێستاش گوێ لە رادیۆ بگرن بنای خۆی بەخشندەی میهرەبان زەرتا زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم بۆ میوانداری ئەمڕۆ هەمیشە سەرکەوتوو بن و پێشکەشکار لە دەنگی کۆمەڵ رادیۆ سلێمانی بەڵێ بەردەوام هەر لەم ماوەی پێشوە کە چەندها کەسان لەوانەیە هەر ئەسڵان ئێمەیان نەناسی بێ پێشتریش دەستخۆشیمان بۆ هاتوتەوە و لەلایەن هاوڕەکانی خۆشمان هەرۆکو بەڕێزوتێ دەستخۆشیمان بۆ هاتوتەوە مەش جێگای شانازیە طبعا ئەمە شەکەوێتە سەر هەرۆکو هێویخانش ئیشارەتی پێەیە سەلیقەی ئەو کارمەندەی کە کارەکات لەوەیە چ پێشکەشکار بێت دەرهێنەر بێت هەر کەسێک کە بێ و هەروەها ئەو میوانی کە تۆ بانگهێشتیەکەی بۆ ستۆدیۆوە ئەو شوێنی کارەت کە کاری تیاکەیت و ئەو بەرنمەی کە تۆ ئامادەت کردووە بۆ ئەو ڕۆژە ئەو بابەتی کە تۆ باسی ئەەکەیت ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە لەوەی کە تا چەندێک تۆ ئەو بەرنمەیەت بیسەری هەوێت لە رادیۆیە زۆر باشە کەسم خان دەمێ لەگەڵ لە نیاخانە هەردووکتان ئەدایانی بەشێکی بەرنمەکە دەستپێکی بەرنمەکەتان شتێکمان لە بەرنمەکە ئێستا بڵێن بۆی کە بیسەرەکانتان ئەگەرێستا چاویان لێتان بڵێ ئەمە ئەو سەوتە ئەم دادەیە وانە کاکدانە چکە عادەتەن ئێستا ئێمە گەر قسەش نەکەین خەڵکێک بچیت دەرەوە هەردەمان ناسێتەوە و نەکەی فڵانە کەسە بەس ئێوە مەگەر وڵی بەرنمەکەیان بۆ پێشکەشکن لە بازارە بە سەوتا بتان ناسنەوە وانە ئێستا دەمەوێت ئەدایەکی بەرنمەکەی خۆ چۆن پێشکەشی دەکەیت تەقدیمی بەرنمەکەی خۆتمان بۆ بکەن بەڵێ دیارە ئێمە بەرنامەی سایە منۆک پێشکەشکاری بەرنمەی سایە هەموو ڕۆژانێکی یەکشەممان سەر لە بەیانیان کاتژمێری 11 پێشکەش ئەکرێت ئینشاءڵڵا ئێستاش تەقدیماکەکەین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئازیزان و بیسەرانی دەنگی کۆمەڵ رادیۆی سلێمانی سڵای خۆی گەورە لە هەموو لایەکتان بێت ئازیزانم خۆشحاڵ بووم لە بەرنمەیەکی نوێی سایە هاتمەوە لای ئێوەی بەڕێز تەوەری ئەمڕۆی بەرنامەمان لەسەر کێشەکانی ناو خێزانە بۆ نمونە بابەتەکاڵی بە میوانداری ئەو کەسایەتی کە بان کردووە سڵای خواتان لێ بەسەرتا جا بە حکمی ئەوەی بەرنمەکەی من مناڵانە تۆزێ ڕفتار مناڵانەتر بێت باشتر سڵای خواتان لەبێ مناڵە جوانەکان من لە نیا کامەران لە بەرنمەیەکی نوێی ڕەنگاڵە هاتمەوە لاتان منداڵ جوانەکان ئەم هەفتەیەش ڕەنگاڵە کۆمەڵێک بابەتی بۆ ئێوە ئامادە کرۆ و پرسیارێکی دووبارە زۆر ئاسانی بۆ ئێوە حازر کردووە ئەتوان پەیوەندیمان پێ بکەن لە ڕێگەی ژمارەکانی دەنگی کۆمەڵ رادیۆ سلێمانی هەروە ئەتوانن بینەرمان بن لە ڕێگەی لایڤەکەمان لە پیجی فەیسبوک بە لاتینی بنووسن کۆمەڵ FM ئەو سەرەتای بەرنامە کاکدانا جاوا من یەک دوو ڕوونکردنەوە لەسەر قسەکانی هێوی خان بم تاوان تۆ پرسیاری دەرهێنەرە لێ کرد کاک جەلال ئێمە خۆمان لێرە کارمەندین لە پەیام ئەزانی سە لەودی لە ژووری دەرهێنەر سێ چوار برا دانیشتووە یەکێک بەس
پلی ئاوتەوەیە یەکێک بەس سیجیە یەکێک بەس دەنگە دوایی بۆ نوێسە ئەم ڕکاگاریانە هەموو یەچێتەوە بەردەسی ئەو لە ڕێ ئەوە پەخشەوێ وایە لە ڕادوێ لای ئێمە باسەکەم بۆ حکمی دانی دارێک هێڤیخان سەوتە هێڤیخان کە ڕاستەوخۆمان هەبێ بۆ بەرنامەکە چێتە ژوورە کامێرەکە چاکە پەخشەکە لە فەیسبوک ئەکا مۆنتێرە ئەها باسی بەرنامە دانانی کرد هەر خۆی بە تەنسیق بۆ خشتی کە دانراوە لەگەڵ با بڵێن بەڕێوەبەرایەتی دەنگی کۆمەڵ هەر خۆی دیسانەوە بەرنامەکان لە کاتی خۆدانێت و بینی بەرنامەکان جا کورتەوتارە سرودە هۆنراوەیە هەر بابەتێکی پلی ئاوتیشە ینی لە یەک کاتە ئەم کارمەندە ینی سێ چوار ڕۆڵە بینێ لە ڕادوێە ینی هەر بۆ وزانێت جا بەنسبەت پێشکەشکارەکانەوە ئێمە هێوی وەکو نوێنەری با بڵێن هەموو کارمەندەکانی بەشی دەرهێنەر و کۆنتترۆل لە بەرەوەی هەم مەجالەکەی ئێرە بەو شێوازنیە هەم خۆ دەزانی کاتی قوتابخانە و زانکۆ و پەیمانگا ئەوانەیە ئەوانی کە ئەو خوشکە بەڕزانی تر ینی ئەم خوشکیان کرد بە نوێنەری خۆیان کە ئەم بێ لێرە قسە بکە وتیان ئەو بێت ئێمەشین بەنسبەت پێشکەشکارەکانی شوێریکە لەو بەڕێزانتر یا مامۆستان یا مامۆسای ئاینین یان قوتابین یان فەرمانبەرن بۆیان نەکراوە بۆیە ئەم دوو خوشکە بەڕێزە هاتوون چەند پێشکەشکارتان هەیە چەند کارمەندتان هەیە ئێمە وەکو کارمەندەوەی ڕۆژانە دەوام ئەکا ئەوانەی ناو ڕادوێ 6 کارمەندمان هەیە هەر 6یان خوشکن هەر ڕۆژەی با بڵین هەر کارمەندی 2 ڕۆژ داوامەکە شەمە یەکشەمە دووشەمە سێشەمە چوارشەمە پێنجشەمە باشە ینی بە کۆتاژ بێ هیچ برایەکتانتیانی نەخێر ئێمە لە ڕادوێتاشمان نەخێر ئێمە لە ڕادوێ ئەخر پێشکەشکارەکان حەقیان کردوتەوە لەوە تقریبا توانم بڵم ئەگەر نیوە نەبن لەوانێ بڵم زۆرینەی پێشکەشکارەکان بران بەڵام کارمەندەکان هەمویان ئافرەتن خوشکن زۆر باشە کاکدانا من زۆر جار بە ئۆتۆمبیل ڕێ دەکەم گوێ لە رادیۆکی ئێوە دەگرم ئەوەی کە سەرنجێم زۆرێک لە تەلەفۆن دەکرێت ئافرەتن سەرنجی ئەوتانیاوە کە ئافرەتان زیاتر گوێگری رادیۆکان و لەگەڵیشیدا ماشەڵڵا ئەوەنە پەیوەندیتان پێوێ زۆر جار فریا ناکەون ینی دیارەکە زۆر بیسەرێکی زۆری هەیە رادیۆ بەڵێ طبعا تۆ بەچی ئازانی رادیۆکەت بیسەری هەیە وانە تەلەڤیزیۆن بەچی ئازانی بینەری هەیە ڕێگی خۆیە رادیۆکان بەچی ئازانی بیسەری هەیە بە فیدباکی ئەو بەرنامانەی کە بە تایبەت ڕاستەوخۆن جا ڕاستەوخۆ چ پەیوەندی تەلەفۆنی وەرەگرێ چ ڕاستەوخۆ بە لایڤ لە ڕێگی فەیسبوکەوە پێشکەشەکرێت لە ڕێ ئەو مشاهدە بینین ڤیوەکان و لە ڕێی کۆمنت و لایکەکان بۆ ئەو ینی بۆ لایڤەکە بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی کە پەیوەندی وەرەگرین ئێستا ئەو ڕۆژانەی لە نییە کە ئەمڕۆ یەکشەمەیە بەرنامە دەوانە ئەم چوارشەمە هێدی یەکشەمە سەوقاتمان هەیە سەوقات سعات 4 بەرنامەیەکە تایبەتە بە پرسیار وەڵام بۆ ئاستی گەورەیە باوەڕم پێ بکە ئەوە هێویخان کە خۆی ئەمڕۆ دەرهێنەری هەمان بەرنامەیە یعنی فریای تەلەفۆنەکان نایمە دوو ژمارەمانێ هەر دوو ژمارەکە بە بەردەوام لۆدی سەر بە 10 دقە بە 5 دقە بە 7 دقە پێش ئەوەی تایتڵی بەرنامەکە بڕە تەلەفۆنەکە تخوا لەسەر هێڵە مێنمەوە بۆم وەرناگیرێ ئەمە ئەو سەبات بووی کە ئافرەتە فعلەن وەک ئارزم کردی بەشێکی زۆر لە ئافرەتانی ئێمە لە ماڵەوەن لە مەتبەخەکانن کابانی ماڵن رادیۆکەی هەڵکردو بە دەم ئیشەکەی و گوێی لە رادیۆکەیە حەزیش لە بەرنامێ بکە پەیوەندیەکە لەگەڵەوەشە بیسەری پیاویشمان هەیە ینی لە شۆفێری تەکسیەکان ێستا ئێمە بەرنامەیەکمان هەیە بەرنامەی خەوپەرژن مامۆستایەکی بەڕێزی ئاینی دێت تۆ خەوێکت بینیوە خۆ دەزانی خەڵکی ئێمە خەو زۆرە بینێ هیوایەتیانە تعبیری خەوەکە تعبیر حەزەکە بزانێت چییە باوەڕم پێ بکە ینی ڕۆژانی چوارشەمان سعات 4 دووشەمان عەفوو دووشەمان سعات 4 بەرنامی خەوپەرژەرمانەیە باوەڕم پێ بکە ینی تاو هیلاگە بین بەدەست پەیوەندی تەلەفۆنەکانەوە دوایەوەش مامۆسایەتە دەرەوە ئەنجا پەیوەندی تخوا مامۆسافریان نەکەوتین لە بەرنامەکە بە تەلەفۆن ئەوە ژماری مامۆسا نادەین لەبەر دوو هۆکار یەکەم لەبەر خۆی بەڕاستی چونکە ئەوانی کە تعبیری خەوەکەن لێکدانەوەی خەوەکەن ژیانیان تێگەچێ یعنی 24 ساعت دوی نیوەڕۆ لە هاوینە 11 شەو کاتی نانخواردنی ئێوارە تەلەفۆنی بۆ کرێ مامۆساجان خەوێکم بینەوە ئەو بێ ئیشە دانیشتووە ینی ئەو ئیشەی نیە بەس مامۆسا مەوعیدی کە هەیە لە شەکرا و خواردنەوەی لە ژمارەکردنە لە سەر قەبران و تەعزیەوە نیە بۆیە لەگەڵ جەنای مامۆسا ڕێکەوتین ژماری مامۆسا نادەین بە کەس یەکەم لەبەرەوەی ژیانی خۆی ینی لێ تێک نەچێ ئەو ڕۆژانەی دووشەمان سعات 4 ناوە لەوێەوە لێکدانی خەوەکانەکرێ بابەتی کەش لەبەرەوەی هەندێک خەو هەیە من بینیومە
بۆ تۆش ئیسفادەی هەیە بۆ نمونە لە تعبیری ئەم خەوتۆ شتێک تێگەی ئەجا مامۆستا لای ئێمە بە زۆری لەگەڵ جانای مامۆساوا ڕێکوتین خۆشی وای پێ باش بووە هەندێک خەو هەیە تایبەتمەندی هەیە جەلال کاکدابان ینی بۆ نمونە لەوانەیە سیگناڵێک ینی شتێکی تیابێکە ئەم ئیشە مەکەم ئیشە بکە لەسەر ئیشە خراپە بەردەوامی زۆر جەژەنای مامۆساڵێ فلان کەس با دوای بەرنامەکە پەیوەندی بکە بە هەمان ژمارەوە قسە تایبەتەکان لە ڕادیۆ ناڵێ جا چ با بڵین مژدە دەربێ خەوەکە چ ترسناک بێ بەڵام بەعام لێکدانەوەیەکی با بڵین مژدە بەخش لێکدانەوەیەکی جوان و دروست ئەکا بۆ بابەتەکە بەڕاستیش بەڵام شتێک زۆر تایبەتمەند بێ بەو کەسەوە ئەسە بنمونە مامۆستا شتێکی جێڕایە ڕۆژەگوتی لە ڕادوەیەک خوشکێک تەلەفۆنی کردو و توێتی هەڵە نەبم باسی ئەوی کردو خەوم بینێ لە خەوە نازانم مستیلەکەی ئەڵلقەکەی دەسم لەم پەنجەم داکەنراوشکەنرا نازم خڕچۆ ئەم دەسە و تعبیری خەوەکە بەم شێوازە بوو کە هاوسەرەکەی خیانەتی لێەکە یخۆ ناکرێت تۆ لەوێ پێی بڵێ وانە لەسەر ڕادیۆ و ناوی خۆی و تۆ ناوی گەڕک وانە کاک جەلال وێ بێ بەم خوشکە بڵێ دوای بەرنامەکە پەیوەندی بکەرەوە ئەنیە وردەکاریەکەی لاانێ خزم کە سوکاری گوێی لەبێ زۆر باشە کاک دانام ئێستا گرنگی بە ڕادیۆ چۆن دەدرێ ڕادیۆکەیەوە تاکوێ ئەڕوا فرێکوێنسەکەی تاکوێ ئەڕوا واروەها لە ڕووی داراییەوە پاڵپشتیەکەتان چۆنە چەند داوایە ئەگەر ڕادیۆ ئێستا بۆ نمونە من دەڵێم ئەگەر تەلەڤیزیۆن پاڵپشتێکی دارایی باشی هەبێت تۆ توانی زیاتر فراوانتر و ڕووماڵی بەردەوامی زیاتر بکەیت ڕادیۆ ئیمکاناتەکەی کەمتری ئێوە لە چاو میدیە بەڵام ئێوە ئیمکاناتان چۆنەوە چیتان پێویستە سەرتا کاک جەلال ئێمە لەسەر فریکوێنسی 98.7 لەسەر شەپۆلی FM لە ناو سنتری شاری سلێمانیە ئێمە ئەنتێنەکەمان لە ناو شاری سلێمانیە لە گەڕەکی کازیوەیە لە تەنیش کەناڵی ئاسمانی پێیان لەسەر ئەو فریکوێنسە پەخشەکەین ناو شاری سلێمانی هەر هەمووی ئەگرێتەوە ئەشتێتە دەرەوەی شاری سلێمانی بۆ نمونە هەتا قەزای دوکان ئەڕوا لە دەڤەری چەمچەماڵ و هەندێک لە گەڕەکە کوردیەکانی با بڵین سەرەوەی شاری کەرکووک وەریەگرێ بەشێک لە ناوچەکانی قەرەداغ وەرێگرێ لە شارە زوور بەشێک وەری ئەگرێ لە شارباژەریش بەشێک وەری ئەگرێ بەڵام شەپۆلی FM شەپۆلی ڕادیۆ خۆ دەزانی هەر کاتێک شاخ و بربەز هاتە ڕێی لە نزیک ئەو شاخ و بربەست و تەپڵکەیە بە باشی وەری ناگرێ ناوچەی سلێمانی وەکو ناوچەی هەولێر نییە وەکو ناوچەی گەرمیان و کەرکووک نییە تەخت بێ تۆ 500 واتت هەبێ بەشێکی زۆر ئەکا ئێمە جیهازی پەخشەکەمان 2 کیلۆواتە 1.8 واتە 1800 واتی پێ دەرەکەین زۆر جار تەمەن بەپی وەرزەکان بەشی تەکنیک کە منەوێت زۆر سپاسیان کەم بەشی تەکنیکی کەناڵی ئاسمانی پێیان کاک خالید و کاک ڕەفیق و کاک سالم زۆر دەستیان بە ئێمەوە بەڕاستی بەپی ڕێنمایەکانی ئەوان ئەو کاتانی بەفر و بارانە و کاتانی هەورە بروسکەیە پەخشەکە چەند بێ هاوین چەند بێ ئەوان ڕێنمایەکان و خۆیان هەر دەستکاریەکەن ئێمە ناو شاری سلێمانی بە تەواوەتی تەختیەکەینەوە و شوێنانەی پێم وتی بەڵام لە ڕێگەی لایڤەکانمانەوە ئێمە پەیوەندی تەلەفۆنیمان لە دهۆکەوە بۆ دێ لە سۆرانەوە بۆ دێ ئێمە بەرنامەی خەوپەرژێنمان لە دەرەوەی وڵات بینەری باشە بینەریان هەیە و ئەوەکەن وڵی بینەری باشەکە ئێستا لەوانێت دوای من یەکی بچێتە سەر پیجەکە بڵێ وڵا لایک و کۆمنت کەمە بەڵام ڤیو بەرنامەکان زۆرە ئێمە هیچ بەرنمەیەکمان بۆ پیجەکە خۆشی تا ئێستا سپۆنسەری مادیمان بۆ نەکردووە باسی سپۆنسەرت کرد وە ڕادوێ کاک جەلال بێگومان ئیعلام یعنی مادە ئەم کەناڵی ئاسمانی پەیامە ڕۆژانە با بڵین پارەیەکی زۆر مادێکی زۆری تا خەرجەکرێ باوەڕم پێیەکی من ڕێژەکان ناڵم چکە ینی لە ڕوون نایە بێڵم ئیتر کەم دەستی کۆمەڵی ئیسلامی چی بکەین لەوانەیە ڕادیۆی ئێمە ینی ئەو حەقەتە بڵم لە چاو ڕادیۆکانی دیکەی کۆمەڵ کە ژمارەیەک ڕادیۆکەمان هەیە 19 ڕادیۆکەمان هەیە لەوانەیە لە ڕووی مادی و ئێمە لە هەمویان باشتر بین لەوانەیە واش ئەو بودجەی لە مەڵبەندەوە طبعا ڕادیۆ سەر بە مەڵبەندی سلێمانیە لە مەڵبەندەوە کە دێت بۆ ئێمە بەقەدەر موچەی یەک کارمەند نییە لە ڕادیۆیەکی ئاسایی بۆ نمونە ئەگەر ینی کەمترین موچە ئەگەر 500,000 بێ کارمەندێک بێژەرێکە دەرهێنەرێکە هەر شتێکە لە ڕادیۆیەکی تر ئەو دامی ئێمە ئەکرێ لەو موچە ئاساییە کەمترە بۆ 6 کارمەند بۆ تەلەفۆنات بۆ ئینتەرنێت بۆ ئێستا لە کازیۆین مۆلیدە و کارەبا لەسەر ئێمەنی پێشتر کە لە سیمەترەکەی هەواری ئەوە بووین ئازادی بووین مۆلیدە و بینا و هەموو شتێکی لەسەر خۆمان بوو
ئەوەنە وەرەگرین ئیتر ئێمە ئیدامی خۆمان بەم شێوازە ئەڵین بۆیە ئەگەر کوالیتی بەرنمەکان کوالیتی پەخشەکە کوالیتی پەیجەکە هەندێک بابەت ڕێگروێ بەڕاستی ئەوەیە تۆ پارەی یەک کارمەند نادرێت بە ئێمە کە ئێمە 6 کارمەند و پێشکەشکاری بەرنمەکانی پێ بەڕێوە بین کە لێرە بەڕاستی جێی خۆیەتی من سوپاسی یەک بەیەکی پێشکەشکاری بەرنمەکان بکەم برایان چاویان ماچەکەم خوشکان سوپاسیانەکەم کە یەک پێشکەشکاری بەرنامە لای ئێمە 250 کری سیارەش وەرناگرێت کە خۆی دێت نەگەوی مخافعی هەمووی خۆبەخشێ سوپاسیانەکەم جگەل لە ڕێکخراوەکان ئێستا بۆ نمونە کەلسوم پێشکەشکاری بەرنامی سایە تایبەتە بە ئافرەتان ڕێکخراوی خوشکان خۆیان سیاران هەیە کەلسومە هێنێ و کەلسومە باتەوە ئیتر کەلسوم لای من تا ئێستا 250 دیناری ئەم تەبعی وەکو مکافە لای من وەرنەگرۆ چ ئەو ینی با بڵین پێشکەشکارەکانی تر ئەوانەی بەرنمەکانی کە هی ڕێکخراوەکان نین هی قوتابیان نییە هی خوشکان نییە هی لاوان نییە کە ئەوان خۆیان مەسرف و با بڵین هاتووانەکەن ئەوانی تر بەرنمەکان هەموو ئەو مامۆستا بەڕێزانە ئەو خوشکە بەڕێزانە لەسەر ئەرکی خۆیان بە سیاری خۆیان بە تەکسی دێنە ڕادیۆ بەرنمەکە پێشکەشەکەن و ئەڕۆنەوە ئەوە بەنسبەت پێشکەشکارەکان بەنسبەت کارمەندەکانیش کە 6 کارمەندی ڕۆژانەمان هەیە باوەڕ بێ بکەم ڕۆژانەکە ئەیان بینم جۆرێک لە تەرق بوونەوە تەریقەبمەوە چونکە ئەو بڕە نازم بڵم هاوکاری بڵم پێی ناوترێ موچە چونکە ئەوەی ئەدرێ بەوان ینی ئاوڕێکانی ئەمان لە ڕادیۆکانی لەوانەیە بەس بووکو مکافعی کارد وەکو چوزانە مکافعی هاتو چۆ پیان بدرێ ینی بەو شێوازەش ینی عەتفێکیان تایە خۆشەویستێکیان تایە بۆ کارەکان ئیشەکەکەن بەنیتی وێڵە ئێمە هەست وتارێک هەر بەرنمەیەک هەر سرودێک هەر هۆنراوێک پەخشەکەین جگە لەوەی کە ئێمە خۆمان لێرە ئیسفادەیەکی لەکەین گوێی لێگرین سببی ئەوەشین کە بۆ خەڵکی پەخشەکەین خێرێکی قیامەتیشمانەکە خۆش بێ نەویخان دێنەوە لای بەڕێزێ تا چەند لە پیشەکە و ڕازیت و ئەو کێشانەی کە زۆرجار لە پیشەکەدا بۆ دروست دەبێت چین ڕاستی من لە 2010 دەستم بە ئیشەکەم کردووە کۆتایی 2010 بوو سەرەتاوەکو کۆنتترۆل دەستم پێ کرد سەرەتا زۆر باش نەبووم دوای کۆنتترۆلەکەم تۆزە باشتر بوو بوومە پێشکەشکار سێ نوع بەرنامەم پێشکەش کرد کە هەم یارمەتی ئەویان لە کۆنتترۆلەکەما باش بم ڕاگەیاندنیش بەعام ئەگەر خۆت خولیات نەبێ بۆی ناتوانین تیا سەرکەوتوبی من وەکو ئەوی کە خۆم لە 2010 دەستم پێ کردووە سپاس بۆ خوای گەورە زۆر باش هاتووم و ئێستا ژەر هەوڵی باشتر بوونێ چونکە خۆم خولیا و حەزی خۆمە سپاس بەخوا باشم ئەوەی کە کاکدانا باسی کرد ئەو نەفەسی کە دێن لەوانێ بە بڕێک پارێکی زۆر کەم تا چەند ئاسوودن لەگەڵ ئەم دۆخەیە کە هەیە لەوانێ زۆرێک لاوەڕەکانتان باسی بکەن لە ئێمە لە فلانە ڕادیۆ ئەوە وەردەگرین ئەوەنە ئەو تا ئێستا کاریگەری هەبوو لەسەر ئێوە ڕاستەکەی من چەند جار پێشنیارم بکراوە ئەو کارانی کە تۆ بۆ ڕادیۆی ئەکی وەرە لە لای ئێمە بیکە بە موچێکی زیاتر تەنانەت بڕی پارەکەشیان پێوتۆ وتومەنا من لە کارێکی خۆم ئاسوودەم و هەم ئەوانیش کە لەوێ لەگەڵمان ئێمە وەکو خێزانێکەژین بڕوا بکە یعنی ویان لێ هاتوو لە خوشک لە برا زیاترن بۆ من مادام من لەوێ ئاسوودەم لەوێ لەگەڵیان مرتاحم کارەکەی خۆمم خۆشەوێ با ئەگەر ئەو بڕە پارێژ وەرنەگرم گرنگ ئەوەی کە من لە شوێنەکە مرتاحم و پێی ئاسوودەم ترخۆی هەر ئەوەش گرنگە لە کارکردنە زۆر باشە هەوی خان کەلسوم خان لە نیە خان ئەوانەی کە دێنە ناوی علامەوە بە تایبەتی پێشکەشکار و ئەمانە یەکێ لە ئامانجەکانیان یا یەکێ لە دەستکەوتەکانیان دەرکەوتن ئەوان یەکاکدانە بۆ منە دەرەکەوی خەڵک دەتناسی ڕێزێکت دەگرێت یا هەر حەزە ئەمە هەتە شتێکی تەبیعی و مافی خۆتە لە ڕادیۆ دەرناکەوی تەناستەوتە دەڕوا تموعیەوەتان بۆ منە ڕەنگە بۆ نیەتەوە بیرتان کردبێتەوە با بچمە ڕادیۆ جارێ دوای بچمە تەلەڤیزیۆنێکی تر یا شوێنێکی تر یا ئایا چۆن قوبوڵتانە لە ڕادیۆ تەنها دەرنگتان دەرکەوێت بەڵام خۆتان ئیمتیازیەوەتان پێ نادرێت کە خۆتان دەرکەون ڕاستەکەی من هەروەکو وتم من سەرەتا بە کاری کۆنتترۆل دەستم پێ کرد دواییش بە بەرنامەی دەستم پێ کرد سەرەتا دەنگمیان نەئەناسیەوە بە نای پێشکەشکارە کۆنەکە نای منیانێنە بڕوا بکە ئێستا کە ئەگەر ئەو بەرنامەیە پێشکەش بکەمەوە هەموو بیسەرەکان ناوی من ئەزانن دەنگم ئەناسنەوە یعنی بەرنامەکان وایە ئەگەر ماوەیەکی زۆر کەسێک پێشکەشی بکات ناوەکەی ئەزانرێ ئەگەر یەک ڕۆژ لە مانگێکە کەسێکی تر بێت یەکسەر هەستی پێکرێ فلان کەستی ناوی بەڕێستان چییە یەکسەر ئەپرسن زۆر باشە دەمێ وەڵامی تۆ ژۆرگرم کەلسوم و لە نیە من سەرەتا
طبعا من ئەزمونێکی تازەیە بۆ من تازە هاتومەتە ناوکاری ئیعلامەوە تقریبا 5 مانگێک ئەبێت زۆر دەستخۆشیشم هەیە بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە سلێمانی کە هاوکارم بوون بۆ ئەوەی من بێمە ناو ئەم کارەوە. طبعا هەر کارێک کە تۆ ئەیکەی ئەبێ ئەو کارە زۆر لات پیرۆز بێت ئەبێت پڕ بەدڵ حەزت لێ بێت اینجاوکم ئەتوانی کەسێکی سەرکەوتوبی لە پیشەکەتە هەر بوارێک بێت لە بوارەکانی ژیان کە تۆ کاری تیا ئەەکەیت. طبعا وەکو بەڕێزیشت وتت لە رادیۆیە بەس دەنگە ڕەنگی لەگەڵان نییە بەڵام هەروەکو وتم ئەمە ئەکەوێتە سەر ئەو حەز و خولیایی کە ئەو کەسە هەیەی بەرامبەر ئەو کارێک کە ئەیکات. هەموو شتێک ناوبانگ و دەرکەوتن نییە هەموو شتێک ئەوە نییە کە خۆ دەربخەیت و کەسان بووناسنەوە ببینن پێویستە ئەزمونێ بکەیت قۆناغێکی نێ تاقی بکەیتەوە ئێمەش کە دەستمان کردو بەما بۆ ئەوەی کە بناسرێنەوە و خەڵک شانازیمان پێوە بکات ئەو شانازیەکە بۆ خۆمان کە ئێمە لە پشتەوە کارەکەین نامان ناسنەوە بەڵام ئێمە خزمەتێک ئەەکەین ئەوە هەموو شتێکە بۆ ئێمە بەڕای پەیوەندیانەی کە بۆ تۆ دێن لە بەرنامەکەدا زۆربەی زۆری منداڵن چۆن لیان تێدەگەی بچ جۆرە شازی قسەیان لەگەڵا بکەیت ئەڵا ئەوەی کە پەیوەندیمان پێکەم بەڵە ڕاستە هەمووی منداڵە چکە بەرنامەکەی من منداڵانە شازی منیش لەگەڵ منداڵانە ئەبێ نرمتر بێت هەتاوەکو بە شازی ئەوان ڕفتارکەی زیاترتان خۆشە منیش زیاتر بە شازی ئەوان ڕفتارەکەم چونکە لەوەتی من دەستم کرۆ بەکاری ڕاگەاندن هە بەرنامی مناڵانم پێشکەش کردووە وازانم جارێکیان بەرنامەکەی خات و سەنام پێشکەش کرد دوسێ هەفتە پێش ئێستا تۆزە نامۆ بوو بۆ من کە بەرنامەی گەورە پێشکەشکەم زۆر ڕانات بووم لەگەڵ منداڵانە تا زیاتر ڕاهاتوم ئەتە قساکەین بەیەکە و پرسیاران لێکەم بەسەراتێکی نییە مناڵک تەلەفۆنی کردوێ بەرۆڵە بەسەراتم زۆرە هەر هەفتەی پێشوو کۆتا پەیوەندی تەلەفۆنی کرد ناوکەیم لێ پرسی و تێتوانی بڵی ناسکە زۆر سێر بوو بەلامەوە تی ناسکە و لەگەڵا وتم ئەی لەکوێ پەیوەندیمان پێواکەیت وتی لە مەریخەوە ئانی شتێکی زۆر زۆر سیر بوو دوایژوتی ئەوە بۆەوەی بەرنامەکە خۆش بکەم واموتوە ئەنجا ڕایەکی تریشان لەگەڵ یەکێک لە مناڵەکانە قسەمانە کرد باسی چوونە دەرەوە چاویلاند و شتانەمان کرد وتم من زۆرم حەزە چاویلاندا ئەوژتی هەموو مناڵە حەزی لە چاویلاندا منیشی بە مناڵدانە تو خۆت کردێتەوە مناڵ پێنجێنیە ئەوە کە قساکە لەگەڵ با بڵێن بیسەرەکانیە زۆر جار پێڵن ئەڵەن تۆ خەڵکی فلان شوێنی چکە ناتوانێت لە هەجەکەی ئەو پێنجێنی زاڵە بێ بەسەریە ئەوە نوتی ڕایەکی تر جارێکی تر جاکە پرسیارێکتان کرد ئێوە گەدەر ناکەون نا ئەمانە بەشی خۆیان لێ زانن دەرەکەون ئێمە ئەرزم کردن لە پیجەکەمانە بەرنامەکان ڕاستەوخۆڕە ئەنجا لە فەیسبووکی خۆیانە لە ئەکاونتی خۆیانە ستۆری دانێن پەخشەکە ئەوە هاکەن ڕکلامەکەنەڵێ ئەمڕۆ لە رادیۆ سەعادەوە بەرنامەمانەیە خەڵکە زانێ سەعادەوە کە بەرنامەکە پێشکرا ئەمە هێڤە و نازام کەلسومە سەنایە سومەیە بۆیە جۆرێک لە ئاشنایەتی بەهۆی تۆ ڕێکۆمەڵایەتەکان لەگەڵ بیسەرەکانیانە دروست کاتێککە میدیا بەم شێوازێ لێ هاتیە با بڵێن ئیدی هەمومان بووینە سەتەلایت کاکدانا تۆزە لە خۆماڵی بوون یا مەحەلی بوون لاماندا هەندێک شتیش خەڵک لە دەستیدا نمونەوە جاران ئەگەر تەسکەریەک ون بواە پارەیەکی زۆر ون بواە هەمووی پەنای بۆ رادیۆکانی هێنا وانە یا بۆ تەلەڤیزیۆنە مەحەلیەکانی هێنا ئێستان بابەتە نەماوە ئێستا زۆر جارێمە لێرین کابرادێ دەڵێ کاکە جانتایەکمون کردووە پارەی تیا بۆ یا دەڵێم تەسکەرم دۆزیوەتەوە لێ وەرناگرین نکاکە بڕۆ بۆ رادیۆکانی تر چونکە ئێرە شوێنی بانگواز بۆ بابەتانە نییە تەنانەت مناڵبوونکردنی ژێستا باوکی مناڵەکەشون بێمە بانگوازی بۆ ناکەین نەک مناڵەکە خۆی جا لە رادیۆ ئەم جۆرە بابەتانە چۆنە و ئایا ئێستا لە رادیۆی کۆمەڵ دەنگی سلێمانیا دەنگی کۆمەڵ رادیۆ سلێمانی ئەم بابەتانە هەیە کاک جەلال ئێمە طبعا من لە 2017ەوە لە مانگی دەی 2017ەوە با بڵین سەرپەرشتی کاروباری رادیۆیەکەم پێشتر کۆمەڵی خوشک و برا مامۆستای بەڕێزی کە ینی ئیدامیان پێدا هەرچەنە هەر من خۆم لە سلێمانی هەر کارمەندی رادیۆکە بووم لە ساڵانی سەرەتای با بڵێن ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامیە بەڵام وەکو کاری بەرپرسیارەتی و خەمخۆری لەو خوشک و برایان لە رادیۆکە لە دەی 2017ەوە لە خزمەتیانم پێشتر شتێکە بوو پیانەوت ڕۆژانەی ئێزگا بیرمە سەعات 9 پێشکەشەکرا نرخی دراوەکان کەش و هەوا ئاگاداریەکان ئەمانە ئەکرا هەر هەمووی کورتی هەواڵی تیا بوو بەڵام ئەمە بێژەرێکە هات هەم ئامادەیە کرد هەم پێشکەشیە کرد هەم دەرهێنەرێکیش لەگەڵی با بڵین ئیشی دەرهێنانەکەیە کرد بەڵام بەهۆی ئەو بڕەهاوکاری و پارەکەمی کە عەرزم کردی
کە ئێمە ناتوانین بێژەرێک ڕۆژانە بێت ئیکتیزانی بۆ دروستکەین کە بێت لە ڕادیۆ ئەمە پەخشکات و ئەمە پێشکەشکە بەڕاستی ئەم بڕگەیەمان لا بردووە کە بڕگێکی زۆر جەماوەریشە یعنی ئێمە ڕۆژانە لە پرزگەی کەناڵی پەیامەوە لە ڕێی ژمارەکانمانەوە کە پێشتر لە بینای خوارەوە بووین ڕۆژانە خەڵک ئێستش دێ کاک جەلال ئەڵێ جانتامون کردووە ئەڵێ کورە جاران جژنی قوربانە خەڵگەیوت وڵی گایەکمان لێوم بۆ تومەزە ڕای کردو لە دەستیان ڕۆشتووە چۆن ینی ڕکلامی بۆ بکەین چناو نیشانێک ئەنی بەڕاستیانشمان بواتەوە و کاتی خۆی و کاتەکە کارمەند بووم لە ڕادوێ ئێستا بەهۆی کەمی داراییەوە ئەو بڕگێمان لە ڕادوێنیە کە تەسەوڕەکەم بڕگێکی هەم جەماوەریە هەم خزمەتە بە خەڵک بەڵام ئێمە نیمانە سەری شەشی هەیە کاک جەلال بۆ نمونە تۆ بڕێک ئاڵتونە دۆزیتەوە بڕێ پارە ئەدۆزیتەوە تەلەفۆنێ بۆ ئێمەکە ئەڵی کاکە من دۆزیوەتەوە پارەکە ئاڵتونەکە هەندێک جار نایهێنی لای ئێمە داینی من ژمارە لە تۆ وەرەگرم خەڵکێک لەوانەیە هی ئەو بێ تەلەفۆن بۆ ژمارەکەکە وڵا داخراوە ژمارەکە بە هەڵە وتراوە بە هەڵە بە ئێمە درراوە پێشخشکارەکە بە هەڵە خوێنێتەوە ئەو بە هەڵەوەری گرتووە بیسەرەکە بە هەڵەتە لە وڵڵە کاکە ئەو نییە کاکەەوە ڕکلامێکتان کردووە ئەو کابرا جواب نایەتەوە نازم ئەوانشمان توش بووە کاتی خۆی سەر شەشی هەیە بەڵام هەستەکەم خزمەتێکی باشە بە خەڵک بۆی ئێستش خەڵک تەلەفۆنمان بۆ کاو دێتە بەردرگای ڕادیۆکەمان بۆ ئەو ئاگاداریانە بەڵام بەداخەوە دەزانین بڕگانەوە کاکدان لە ڕابردووە بەرنامەی پامی ڕۆژی مەشتان پەخشە کرد بە زۆزان نەما جا ئەویش ماوەیەکی زۆر بەرنامەی پەیامی ڕۆژمان پەخشە کرد ڕاستەوخۆ ئێمە دەوامی کارمەندەکانمان جاران لە سەعات 9 بەیانیەوە بوو بەڵام بەڕاستی کەم خۆم بیرم لێ کرد باشە لە 9 بەیانیەوە هەموو بەرنامە ڕاستەوخۆکانیشمان سەعاتی پێشبانگی ئێوارەیە ساعت و نیوەک ئەم کارمەندە ئەهێنی لە بەیانی سەعات 9 کە منەڵم 9 لە ڕادیۆ بێ تا بانگی ئێوارە ئەمایەوە لە بەرامبەرەوەی من هاوکارێکی کەم یەکەم لە ژیانیان ئەوان ناونتوەنا بەڵام من هەستمە کرد زەختیان لێ یەکەم بۆیە ماوەیە هێویخان لەوانەیە شایەتەوە بە بەرنامەکەمان لابرد ینی بێن بەڕاستەوە خۆپەخشیکەن هەم لەبەر کارمەندەکان هەم هەندێک گرفتمان بۆ دروستە بوو جارەوە بوو هەندێک بابەت ئێوە پەخشتانە کرد ئیشی دەستی بوو خواردنێک بوو بۆ ڕادیۆ نەئەشیا ئەو بڕگانە نەئەکرا مۆنتاژی کەندی لەو کاتا شتێکی کە لێبین لەگەڵ کاکجارەتەن سێخمەکە ڕۆژانە بابەتەکان خشتەی کارەکەی بۆ ناردم دوایی خۆم ڕۆژانە بەرنامەکەی ئەوە کە پەخشەکرا لە فەیسبوکەکەی پەیام یا باڵین لە یوتوبەکە وەرمەگرتەوە بۆ ڕۆژی دواتر لێمانەدایەوە ئەمەش سەیرم کرد جاریوایە بابەتێکە باسی ئەمڕۆکەن بۆ سبێنی ئێمە ناگونجێ بۆیە ناچار لە ئێستاە بە شێوازێکی کاتیوک و خودی بەرنامی پەیامی ڕۆژ پەخشەکەین ئەومان ڕاگرتووە بەڵام هەندێک بابەتی گرنگ هەیە لە بەرنامەکە پێشکەشەکرێ ئێمە جاریوای ئیسفادەی لە یەکەین مەقتەعێکی وەرەگرین دایە بەزانی پەخشی پێ زۆر باشە کاک دانا دەرفەتمان نەماوە بە دڵنیاییەوە بابەتی هەواڵیش کە لە ڕادیۆ میشە گرنگە چونکە لە ناو چۆن بێ لابەتێبەتی گوێ بۆ دەگەن پێم وایە هەر هەواڵەکانی پەیام پەخش دەکەین هەواڵەکانی پەیاممان پەخش ئەکرد ئەویش بۆیە پەخش ناکەین نیو سەعات هیچ ڕادیۆیەک لە عالەمیش و با بڵین ڕادیۆ عالەمیەکان جیهانیەکان هەم ڕادیۆ کوردیەکان هیچ ڕادیۆیەک نییە نیو سەعات پەخشکاوە هیچ بیسەرێک بەس تەنها بەستە و تااقەتی نیە نیو سەعات لە ڕادیۆ بکرێ بۆ ئیلابێ خۆت کورتەیەکی هەواڵ دەبێت 5 دقەدە بۆ ڕادیۆ ئەویش بەهۆی نەبوونی کارمەندەوە نەوەڵاویشمان نییە زۆر باشە زۆر سپاسانەکەین کاک بەس یەک شت ما بوو حەزەکەم بڵم وەکو ینی دواوتە ئەزام کاتیشتان نەماوە من لێرە دووبارە دەستخۆشی سوپاسمێ بۆ سەرجەم کارمەندەکان سەرجەم پێشکەشکارەکان بەبووی ناوی کەسیان بێنم بۆی بیرم نەچێ و سەرجەم ئەو خوشک و برا بەڕێزانی کە لە پشتی ئێمەون و هاوکاری بەڕاستی مادی ئێمەیان کردووە چه حیزب ئۆرگانەکانی حیزب چۆک خەڵک و کەسایەتی هاوکاریان کردوون و ئەمش هاوکاریەکانمان بۆ ڕادیۆکە بەکارناوە ئەمە یەک دوو لاتان سیر نەبێ خۆزگە تەسویرێکیشتان کردایە لاتان وایە ئێمە ڕادووی سلێمانی سەراوانە خەڵک بزانێت باڵەخانەیەکی دووسێ قاتمان بەدەستەوەی و بەڕێوەبەر ژووری خۆی هەیە کارمەند ژووری خۆی هەیە پێشکەشکار ژووری خۆی هەیە ستۆدیۆ جیاوازە ستۆدیۆی یەک جیاوازە ستۆدیۆی دوو جیاوازە کاک جەلال ڕادووی سلێمانی دەنگی کۆمەڵ ڕادووی سلێمانی لە ئێستایە کە لە خزمەت ئێوە قساکەم نزیک بە 20 بەرنامەی خۆمانمان هەیە 6 کارمەندکاری تیاکە لە ژوورێکی 3 بە 4 کردومانە بە 2 بەشەوە بەشێکی بۆ ستۆدیۆ بۆ ستۆدیۆ مێز و کورسیمان تیاداناوە کامێرەی تایە بۆ بەرنامە لایڤەکان بەشەکەی تری لە 3 بە 4ەکە بۆ جیهازەکانی کۆنتترۆڵە و بۆ ئەو خوشکانەیە کە کارمەندن لەوێ یان ئەگەر خوشکێک سەری بێشێ حاڵەتێکی تایبەتی خۆی هەبێ مامۆسایەکی بەڕێز بێت بۆ بەرنامەیەکی کە بەسەرا بێت بۆ بەرنامەی کە تۆماریکا بێ و لە دەرەوە بۆ سێت ئەوتەوا بێ هەموو ڕادووی سلێمانی لە یەک ژووری 3 بە 4ین ئەو پەخششکاکەین و بیسەرمان هەیە
بۆ شێوازەیە سپاسانەکەن کاکدانامان و لەبن سەرکەوتوو بن شاڵات ئەمە خۆشتمادان پێشتر ڕاگەیاندکە ڕۆژنامەنووسی دەبێت ئیدارەیەکی باشتری بکەوە بۆی بێمکاناتی شوەر دەبێت چاوەڕێشتی باشتان لێ بکەین زۆر بەخێر بن و هاروەها لەمیاخان بەخێر بێن سپاسانەکەین سەرکەوتوو بن شاڵ بەخێر ڕازان دەچینە لای ڤیتێ کە هاوکارمان ئازاد و مەراوایی بۆی ئامادەکردین سەبارەت بە دابشکردنی هاوکاری بۆ بێباوکان و هەژاران پێکەوە بینەری و ڤیتێ دەبین. بەناوی خوای گەورە میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر خۆمان بە خۆشحاڵە زانیکەوە جارێکی کەشتوانیمان بە هاوکاری خێرومەند و خەڵکی خێرخواست بڕی 50 سەبەتەی خۆراک دابین بکەین بۆ خەڵکی هەژار و منداڵی بێباوک کە ئەوە زێ دڵخۆشی هەموو لایەکمانە بەتابەت ئەوڕۆکە بێموچەی و قەیرانی دارایی ڕووی کردوتە وڵاتەکەمان خەڵکێکی زۆر تەنانەت پێویستی بە ژەمی خواردنیشە بە جلوبەرجیشە بە نەفتیشە ئێمە لە درێژە کارچالاچەکانماندا بەردەوامین لە هەر وەرزێک لە وەرزی قوتابخانە لە وەرزی زستان لە وەرزی ڕەمەزان بۆ بە بەردەوامی بە هاوکاری ئەو خێرومەندانە لە سەرخەتین خەڵکی کرێسی هەژار نەدار بێباوک بەسەرەکەینەوە خێر و سەدەقەکانیان بەدەست دەگەین وەکی دەستێکی ئەمین. دەستخۆشی لە کەناڵەکانتانکەکەم خێراتنانەکەم داواکاری لە خێرخوازانەکەم بەردەوام بن وەکو ئەو خێرخوازانە لەبەرەوەی ئێمە پێویستمان پێەیە بۆ هاوکاری هەموو خاوان منداڵی بێباوکین بێ فەقیرین دەست خۆشتانێکم لە خدای گەورە بە زیادی بی لەنگۆش بە زیادی بی سەرنگ و سەلامت بی خدای گەورە بە زۆری ئەو ڕسقی حمری دەتێ لە خاتی گەورە یەخوتێ چەندر کە ڕسکن هەندەم حمری دریشکەت و لە خاتی گەورە یەخوتکەی خوایە ئەو کەناڵەش هەر بەردەوام بی ئەو ساحیبی ئەو ئیشەکردی حمری گەلەشی دێش بی خوایە بەرەکەویتی کەویتە ڕسق و ڕۆچارە حمری ما خۆ مارو منداری خوایە هەما حمری درێژ بی ئەو هاوکاریە ئەنگۆ کردیا. عزیز بە یارمەتی هاوکارەمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە سەرجەم بڕگەواوەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ ماڵتان ناوە.